وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامت بن. من ئەمشەو گەرەکمە چاوێ بخشێنم بە مەفهومە قیامەتیان و ئەنفالیان لە منزەرێکی ترۆ لەوەی کە من بۆ ئەم مەفهومەم انتخاب کرد هەڵم بژاردن و بەکارم هاوردن. هەر بۆیە گەرەکمە بگەڕێمەوە زەمینەیەکی تاریخی، گەرەکمە بگەڕێمەوە سەر ئەوەی کە هەدەفت دوژمنە ئومەتە کوردی چ بوو، لەوەی کە ئەنفالیان دروست بکات، لەوەی کە قیامەتیان دروست بکات و مەفهوم و منزورە ئێمە چییە؟ ئێوەی کە بیسەر و بینەرە ئەم دیبەیتانن و ئەم دادگانن، ئێوە کەسانێکن لە ناو مردمە کە جۆری هەڵس و کەوتکردنتان ڕوانینتان فەرقەکە. ئێوە کەسانێکن کە ئەتوانن ستارترە و محڕکە مۆتۆرە مردم بن و ئەتوانن و پێشە مردم کەون. بەڵام بەهۆی ئەوەی کە دنیاکە پێچیدە کریاگە، دنیاکە تەقسیمەکاری تیا کریاگە لەلایەنە حکوومەتەکان و مردم ئەحساسە بێهۆڤیەتی ئەکەن و ئەکسەریەتیان ناتوانن لە جێگەیەکە خۆ بگرنەوە و بفەهمن چه اتفاقێک کەوتگە. بەردەوامی لەسەر دادگاهە ئەنفالیان و دادگاهە قیامەتیان هەڵەبجە گەلێکی ئێمە بەرەو مەسیرێک بووە کە لەم مەسیرە ئێمە فێرە هەڵسەنگاندن بووین، فێرە حکمدان بووین. ئێمە حاڵیمان بوێت لەکوێ قەرارمان گرتگە و لەگەڵ چیا ڕوبەڕوو بووگینەوە. من ئەمشەو گەرەکمە بە مێژوویەکا بێم کە بە دیبەیتە پێشوویە ئەنفالیانە دکتۆر مەحموود عوسمانم هاورد و بڕێ سوعالم لێ کرد و بۆ خاتری ئەوەی کە ملاحەزەیە تەمەنی و وەڕەزی کریا. سوعالەکان ورد نەبوون و دەنا ساعەتها ئێشەی لەگەڵ کەسێکی وەکو دکتۆر مەحموود عوسمانە قسە بکرێت. بارسوورە دێژێ تۆبە تۆبە من تۆبەی نەسووحی وەڕاست تۆبە من هوهوی سەرمەیدان هاهاوی هومن مەجنون هەفتەبی منیش نەو بە من مەجنون کەسێ داشت من ئەو کەس داڕون مەجنون کەسێ داشت من ئەو کەس داڕون شەرت داوە مەجنون ماڵ داوە قارون قارون ماڵ مەکرد مەجنون شەرتە شۆن شەرت وە مەجنون مەند قارون ماڵت کۆن ماڵە قارون برد لاوە گەڵاڵن شەرتمەند وە مەجنون پەی واوتەی ساڵن. بزانن ئێمە وەبەر هوجومێ کەوتگین، وەبەر هوجومێ کەوتگین کە نازانین ئەم هوجومانە لەکوێ خواردگە. مثالتان بۆ بێرمەوە، ئێوە لە قسەکانە مەحموود عوسمان و دکتۆر مەحموود عوسمانە پەیەوەن و ئەو ناوی ئەنێت مبارزەی مسلحانە بە ئشتباه، بەڵام ناتوانێ بە زەلالی بێژێت کە ئوسوولەن جەریاناتێک لە ژێرە ناوە بزاوە کوردی و بزاوە شۆڕشیە کوردی دروستکریاگە لە عەسڵ دروستکریاگە کورد نییە، بەڵکو دەوڵەتانە منتەقە ئیدەیەک کە وەزنیان بووگە، نفوزیان بووگە لەسەر ساختارێکی کۆنەتر و تەسلیحی کردگن، مەئموریەتی پێداگن کە لە ژێرە ناوە کوردۆ بە ناوە کوردۆ یەکسری مەئموریەت ئەنجام بدات. تەبیعەتەن نەک دکتۆر مەحموود عوسمان فرەیەک لەوانەی کە لەم ڕەوەندە قەراریان گرتگە لێی حاڵی نیەن تووشە چی بووگن. بزانن ئەوەی کە ئاخێزە کوردەوارە سربەخۆ گەرەکێسی دروستی بکات بە ناوە ڕای گشتی، دەمێکە ئەم ڕای گشتیە دروست بووگە لە ترسنۆکیە لە قیامەتیان بووگامان لە ئەنفالیان بووگامان دەمێکە دروست کریاگە و من تێمە سەرە ئەمە بەوردی
بەڵام پێش لەوەی بێمە سەرە ئەمە بەوردی من گەرەکمە گوزارشێ بۆ ئێوە بخوێنمەوە. گزارشێک لە سەفەرنامەی کۆنت دۆ گۆبینۆ. ئەمەسە کۆنت دۆ گۆبینۆ گویا سەفیرە دەوڵەتە فەڕەنسە بووگە لە زەمانە ئێرانە قاجاڕیە و ناسردین شا سەروبەند زهورە سەیبراکە تێتە منتەقەیە ئێمە و تێتە سەرزەمینە کوردەوار. کۆنت دۆ گۆبینۆ لە ئەسڵا باوکە ئاریایی بازی و ئەو نەزەریەسە کە حزب ناسیۆنال سۆسیالیستە ئاڵمان دەسی پێوەگرت وە کەڵکی لێوەرگرت ئاغای کۆنت دۆ گۆبینۆ. من گەرەکمە گوزارشێ لە کۆنت دۆ گۆبینۆ بۆ ئێوە بخوێنمەوە، گوزارشێک کە لە کتێوێکە بە ناوی سەفەرنامەی کۆنت دۆ گۆبینۆ 3 ساڵ لە ئاسیا تێتە سەرە تەسەوف و تێتە سەرە ئەدیان قساکە. لەکوێ لەو جێگەی کە ئێمە پێژین کوردەوار و ئیستەبوو 4 دەوڵەتە ئێرانیە ئانوسیە جوولەکە، دەوڵەتە خەزەریە جوولەکە، دەوڵەتە عێراقیە جوولەکە و سووریە جوولەکە. خۆپ بزانن زەهنیەتە ئەم مردمە ئێمە با من استراکشەرێکتان پێ بەم. یەک شتێک هەست لە کوردیا پێژن سەرڕەمەگوو. سەرڕەمەگوو 2 حاڵەتی هەست. وەختی هاتن دەستکاریە ئەم سەرزەمینی ئێمەیانە کرد کەلەمەیە سەر 2 حاڵەتی هەست. سەر یعنێ سەر بە معنای سیکرەت، بە معنای ڕەمزێک، بە معنای نامپکردنی شتێت. ئەوە بوو کە دیتان بنەماڵەی بارزانی ساعاتە 2 شەو 4 سۆح و نازانم 2 شەو وەکەکەی ئایەتوڵا خومینی بوو و دەوڵەتەکەی ساعاتە 2 بەیانی تەسویبکردنە قەتنامەی 580 ئەعلام کرد، ئەوانی 4 بەیانی سڕیان کرد. ئەو ڕفرەندومە هاکەزاییە دروزنانەکەیان کە تێمە سەرە ئەوەیش. سەر وەختێک ئەمانە هاتن ساختارە ئیجتیماعی وە سیاسی ئومەتە کوردیان تەغییردا کەلەمەی سەڕیشیان برد بۆ ئەو دەورانەی کە گویا وەختی کە خودا جەهانی دروست نەکردگە خودا سڕە، حچێ ناکە نە ئەرز نە سەما و نە سورەیابی. بەڵام ئەمە لە عەسڵا بۆ ئینسانێکە کە هیچ ئێرادەیەکی بۆ خوڵقاندن نییە و هیچ ئێرادەیەکی بۆ زندگیکردن نییە. لەذا ئەم ئینسانە کە ماوت و مەبهوتە، ئەم ئینسانەوە ئێرادەکەی تیا قوفڵ بووگەوە هیچ حرەکەتێ ناکە، ئەم ئینسانەوە لە غەیبخانەی سڕە. لە عەسڵا تێتە سەرە فەردانیەتە ئینسانەکان، ئینسانگەلێک وەکو ئێمەمانان کە ئوسوولەن هیچ حرەکەتێک ناکەین. سەرڕەمەگوو ئەمە داستانێکە بە معنای ئەوەی کە یەکسری مەخفیکاری و ڕەمز و ڕموز هەست کە خەڵک ئێشێ لێ ئاگادار نەبێت. ئەو ڕەمز و ڕموزە چییە؟ بڕێک لە ئێوە ئەو ڕەمز و ڕموزە بڕێکی فرەی ئەزانن وەلێ فرشتێکیشی نازانن چۆن ئەمەل ئەکا و چۆن ئەڕوا بڕێوە. بزانن فرەیەک لەم قسانەی کە ئێوە ئەیکەن قسەی خۆتان نییە، فێرتانەکەن و ئەیخەنە ناو مێشکتان، تۆ ئەوێنی باوکیشە هەمان قسەکە، مامەیشە هەمان قسەکە، دراوسێکەیشە هەمان قسەکە، بەعام خەڵک هەمان قسە ئەکەن. خۆ با بزانن ئەمانەی کە جەهانیان گرتگە هەنێ چت ئەزانن لەبارەی بەشەر و کە کەس نازانێت، خۆیان نەزانن. یانێ ئەو بەو مەعنا نییە کە فرە شتێکی پۆشی دەبێ، فرە کەسی حەزی پێ ناکە، فرە کەسێ ناڕوا بە شوێنە، یا فرە کەسێک کولیاتێک ئەزانێ نازانێت چۆن ئیجرایی کا و چۆن کەڵکی لێ وەربگرێ. بزانن نەک ئەفراد، نەک فەردەکان عەلی و ئەحمە و ڕێبوار و کارزان و ئەوانە، نا، وەختێک ئەمانە یەک ئەگرن ئەو جار ئەمانە بەر ئەساسە تەعەقوڵ و عەقڵانیەت ڕەفتار ناکەن.
مثالتان بۆ تێرمەوە تۆ لە براکانە کارامازۆفە وەختێک سەرهەنگ گەرە کێسی بەحسی مناڵەکان بکە ئێژێ مناڵەکان وەنە فریشتە وەلێ هەر ئەم مناڵانە وەختی یەک ئەگرن ئەو نۆ شەیتان وەختی مناڵ لە ئەوێت و ڕاتە ناوت جەمعی مناڵ یەکسری کار ئەکا کە شەیتانیە یەکسری جنایەت ئەکا کە ئەسڵەن فکری پێ ناکاتەوە. داسایفسکی خەی لێبەرتر لەوەی کە دیگەران ئەم مەقولە بەحس بکەن ئەم داستانە بەحسەکە یعنی ئەوەی کە جەمع وەختی جەمێ دروست ئەوێت وەختێ توودێ لە خەڵکی دروست ئەوێ ئەم تووتە بەرئەساسە عەقڵ کار ناکە بەڵکو بەرئەساسە ئیحساسات کار ئەکا و بیشتر وێران ئەکا تا دروست بکە و هیچ فەرهەنگێ لە جەهانە توودە دروستی نەکردگە بەڵکو تێگەیشتوانە ناو خەڵک دروستیان کردگە. کاک میران محەممەد ئەگەر ئەمشەو دابنیشی ئەفەهمی ئەوانە جوێن فرۆش نیەن دانیشە ئەمشەو خاس گوێ بگرە بزانە بەحسە چی یەکەم وەگەرەک من لەسەر چی بدوێم ئەگەر تا ئەم دەقیقە تێگەیت کە جەمع عەقڵانی فکر ناکاتەوە ئەحساسی فکرەکاتەوە ئەو وەختە ئێشێ بزانیت ئەوانەی کە خەریکن بەسرە مەردەما حکوومەت ئەکەن لەسەر جەمع کارەکەن جەمع دروست ئەکەن و لەسەر جەمع کارەکەن شتێ فڕە ئەدەنە ناوە نەستە خەنە ناوە زەمیرە ناخوداگاهت ئەنکەنچزت کە تۆ بەرئەساسە ئەوە ڕەفتار بکەین. مثال کەسانێک کە ئەتوانن لە ژیانە فەردیانە ئەنسانهای تێگەیشتوێک بن زۆر محافزەکار بن لە توو لە عومریانە دائیمەن ترسیاک بوو بن بە مەحزێ بۆ مەسئلەیەک لەگەڵ عیدەیەکا کۆ ئەبنۆ ڕەفتارگەرێ لە خۆیان نیشان ئەدەن کە تۆ لە هیچ کوێی دنیانت دیگە. مثالتان بۆ لێدەم ئێوە لە ماجەرای جۆرج فرۆیدا لە ئامریکا دیتان لە هەر کوێیەکا کە عیدەیەک کۆ ئەبنۆ لە دەوری یەکتریا شروع ئەکەنەوە تاڵانکردن لە کاتێکا ئەگەر ئەو ئینسانە یەک نەفەر بووایە زاتی نەبوو پەلامارە هیچ کوێ بە کەواتە ئەم کارە بە جەمع ئەکەن. من بارها جوابم داوە وتم چی یەکێک ئەکاتۆ پەکەکەی چی یەکێک ئەکاتۆ پارتی چی یەکێک ئەکاتۆ دموکراتی چی یەکێک ئەکاتۆ کۆمەڵەیی نە ئیدەی ئینقلابیە نە ئینقلابیگەریە بەڵکو جەمعە. بزان من لە ئوروپا پێشمەرگەی کۆنم فرە چاو پێکەوتکە مەسەڵەن ئێشن ئەمە فەرماندەیەکی زۆر تەوانای نیزامی کۆمەڵە بووگە دموکرات بووگە کە سەیری ئەکەی پەخی لێ بکەی کونیە پیا بڕوە لە خۆی ترسیاکتر ترسەنۆکتر لە پولیس ترسیاکتر لە خۆی جەبانترە نەدیگە باوەڕکەن پخی پیا بکەی کونیە پیا بڕوە دەیانیان من هەڵەدەم ئەوانەیشیان کە ئیستەوانە ناو ئەم دیبێتە توانن بێن شەهادەت بن تا مسابەتی بکەم ئەمانە وانە دێ ئەماوێت و سوعالێکی گەورە بۆ تۆ ئەمە چۆن فەرماندەیەکی گەورە وگە وەکو سەگ لە پۆلیسە ترسێ وەکو سەگ لە قەوانینە ئەم وڵاتە ئەترسێ 2000 ئیجحاف لە حەقیاکەن دەنگی دەرنایێت بۆچێوەنە نەرم و لووس و ناسکە هەم کاورا کە ئێشێ شەڕە قەهرەمانانەی کردوێت تۆ بە یەک نوکتە پێیەوەی ئەویش ئەمەسە ئەمانە ئەو شەڕانەی کە کردگیانە هیچ کامی بەرئەساسە ئیمان و بەرئەساسە لیاقەت و توانایی فەردی نەوگە بەرئەساسە هێزێک وگە کە لە جەمع گرتگیانە و بەرنامەیەک وگە کە جەمع سەپاندگیە بەسەریانە جەماعەت سەپاندگیە بەسەریانە و هەر کارێکیان کردگە لە ناوە جەماعەتا کردگیانە. با بزانن ئینسانەکان بە سوورەتە فەردی ترسە زاورن و ئەترسن و محافزەکاری ئەکەن وەلێ وەختێ 5 نەفەر 10 نەفەر یەک ئەگرێت ناگەهان ترسە لە مەرگ لە بەی نەچێت حرەکاتێک ئەکەن کە هیچ کەس باوەڕ ناکە. مەسەڵەن تۆ ئەوێنیت لە ئابانەوە 6
کەسانێک تێنە خیابان لە جوانڕۆ لە سنە لە کرماشان ئەمانە کین ئەمانە هەر ئەو جوانە ترسیاگە تێ هەڵدریاگانەنە کە لە توو لە ڕۆژە جمهوری ئیسلامی و دام و دەستگاکانە جمهوری ئیسلامی سەدان جار تەجاوزەکاوە ڕۆحیان ئەمانە دەنگیان دەرنایێت چه اتفاقێک دەکەوێ لە پڕێکا جەمعی کۆ ئەبێت و لە ژێرە دروشمێکە وەختی جەمعەکە کۆ ئەوێت و هێزەگرن ئیتر ناترسن ئەڕۆنە بەرە و بەرد ئەتەقێنن دوکان تاڵانە کە لەمە سەعاتی 2 سەعاتە لەزا لە فیشەکیش ناترسن تەقەیان لە یەکەن و بەر فیشەکیش ئەکەون ئەگەر تو ئەمتە خوێند و ئەو جار ئەزانی حکام ئەم سڕە مەگووە ئەزانن حکام ئەم سڕە مەگووە ئەزانن لەبیرتان نەچێ جەمع دائیمەن حەز ئەکا کارێ بکە کە ئینسانی وێ وە قەشەنگ وێ بۆی ئینسانی وێ وە قەشەنگ بێوەی بزانن جەمع هیچ وەخت چتە پێچیدە تێناگا شتێک کە گەرەکێسی بوێت و باو و مۆدەی سەردەم هیچ وەخت وەختی پیچیدە ئەوێ تێناگا ئەبێ زۆر سادە و ساکاری پێ بدەیت بزانن هیچ دینێ لە دنیا کە دینێکی پیچیدەوێ گەورە ناوێت دین ئێشی فرە سادەیەوە بکەیتەوە تا مردم دنیا حەزی پێ بکە دەی مەسیحێت چییە؟ مەسیحێت یەک کاورایە بوو کوڕخوا بوو خوا دایکی دووگیان کرد ئەم کاورە هاتە دنیا معجزاتە فرەی کرد مردگی زێنگە کردو کوێری ساقۆ کردو یەهودی گرتیان دایان لە سێدارەوە کوشتیان ئەویش بۆ خاتر گوناحەکانە بەشەر مرد ئەمە فرە ڕاحەتە کاورە حاڵی بوو تەواو بڕیاوە لایە لە دنیا ئەوێتەوە مەسیحی شتێکی پیچیدە نییە شتێکی عەجیب و غەریب نییە یەک تۆزبی پێشێنە یەک تۆزبی پێچێنە کاورە کاولەوێ نافەهمێ خب ئیستا با من مثالتان بۆ بێرمەوە مەسادیقتان بۆ بێرمەوە بفهمن ئەو کاکە محەممەد میرانەی کە تەشریفی لەگرا بوو فکری کرد یارانە خێز جمێن فرۆشن با نوکتەیەکە پێبێژم بزانی من لەم دیبەیتانی خۆمە فرە ئیدعام کردگە ئەم دیبەیتانە ئێمە مبارزاتێکەوە لە توولە تاریخە هیچ نیرویەک نەیکردگە و ئێمە کردمان ئەوی سەبا حاڵیت بکەم منزورم چ بوو بزانە حکام گەرەکیانە بە جەمع و عەقڵە جەمع مەسیر بدەن مثالە بۆ ئەدەم مثال خب گشتی گەرەکێسی محتەرەموێت گشتی گەرەکی قەهرەمانی شوێت گشتی گەرەکی وە بەرچاوانوێت و گشتی گەرەکی حرەکەت جەمعی بکە خب ئێمە یە عیدەیەکمان هەست لە ژێرە ناوە قەومە کورد خۆشیانە ێژن قەومە کورد بەدبەختەوە قەومە کورد بێچارەس و قەومە کورد تێهەڵدریاگە و قەومە کورد شکست خواردەست ئیسە دەوڵەتە ئێرانی تێچیەکە بۆ خاترەوەی کارەکانی بواتە ڕێوە اتفاقێکە خاتەڕێ ئێژێ کورد چییە؟ کورد زوانە کوردیە ئێشێ خەڵک بڕوا بە زوانە کوردی بنووسێ خب وەختی ئاخێزە کوردەوارە سەربەخۆتێت تعریفێک لە کوردەکاتۆ دەوڵەتە ئێرانی تووشە مشکڵەوێ مشکڵێکی گەورە بەرەخوا ناوێ خەڵکە کورد باوەڕ بەم ڕەوایەتە بکە ناوێ باوەڕی پێ بکە شتە خەتەرناکێکە چۆن تۆ ئەمە ئەوەیتە دواوە ئێشە حرەکەتە جەمعی بۆ دروستکەی ئەڕوا چیەکە؟ ئەڕوا لە ناوە ئەو کوردستانە ئەگەڕێ دانەیە کەنیشک ئەدوزێت و کەنیشک ئەویش کەنیشکە فەقیر تماشای قیافەیەکەی کڕوزەوتێ ئەی دۆزێت و ئێژێ ئەمە مامۆستای زوانە کوردی بووگە ئەمە دەوڵەت گەرەکێ بیگرێ خۆ ئیستە بەسیجێکی بۆ ئەکات خەڵک بکەوێتە ڕێ کوردایەتی نیشان بدات بەسیجەکەیش ئاواسە لە فەزای سایبەرە ئینترنێتە هەشتەگ مامۆستا زارا خشتەک لە پڕێکا تماشاکەی تووفانە تیوتری دروست ئەکەن 200,000 نەفەر 200,000 نەفەر کێ دروسیەکە؟ دەوڵەتە ئێران دروسیەکە خۆ چه کارێکی کرد؟ جەمعێکی لە کورد دروست کرد شتێکی خستە ناو زەهنە کورد و وە کورد حەز بەمە ئەکا یعنی بە سوورەتە جەمعی دەی ئەم جەمعە چی کرد؟ حرەکەتێکی ئەحمەقانەی منافقانەی کرد و پێی وایە کار قەشەنگێکی کردگە تەوەجۆکەی ئەم وا ئەکات ئاخێستی چیەکە؟
ئاخێستێت هەر ئەو جەمعەی وا شکڵ ئەگرێت ڕەفتارە سەخیفە وا بکە ئێژێ بیشکێنێت ئێژێ بە دوژمن گەرەکتە حەملە بکەی بە استراتیژیەکەی حەملە بکە ئەوەی وا چووگە ئێژێ مامۆستا زارا خشتێک لە هەشتێک وای چ مهمە گەرەکێ بێژێت من ئینسانێکی فەهمیدەم ئینسانێکی دنیای ئمڕۆژم ئۆمانیستم فرە نەرم و ناسکم حەز بە سڵح و ئاشتی ئەەکەم فرە متەمەدنم جا لەبیرتان تێت 20 ساڵە پێش وەختی گەرەکیان بوو دەهاتی نیشانی بدەن فرە متەمەدنن لەسەری لیباسەکانیان ئێستەیچە مچەی هیجری واسە حیزب دموکرات 50 دانە جێگە قەڵەمیان دروستە کرد لەسەر کرواسەکان و کاوەپانتۆڵەکانیان لەبیرتانە 50 قەڵەمیانە کرد و ئەوێ یا کاورای قەڵەمێکی کردە ئەگرا حتمما قەڵەمێکی پێبوو لەبیرتان تێ ئەم فکرەکە وەها ئینسانێکە دەی ئێوە ئەمە ئەزانن و ئەزانن دەوڵەتە ئێرانی خەریکە حرەکەتە جەمعی دروزەکە چۆن بەرخوردی پێەکەن ئێوە تێن ئێژن دانیشە کاورای دەهاتی دانیشە کاورای خوێڕی دانیشە مەجوڵەشتی ئەسووتێنی بۆ لەبەر ئەوەی هەر کەسێ خشتێکی داگە لە هەشتەکە مامۆسا زارا بنواڕێ دانەیەکی شەس ئەمانە بە مشتی کاول دەهاتی ئەحمەقەزانیت بۆ چون ئەم کەسە کە ئێمەوین نەمانگەرەکە ئەمە بوێت و خیاڵستانە جەمعیە کورد تۆژۆتان کردی سەبا من نوکتەیەکی ترتان پێبێژم من بە شەخصە هیچ مشکڵێکم نییە هەر کەسێ دڵداری ئەکا بابیکە من مشکڵم نییە هەر کەسێ شوو ئەکایە شوو ناکە تەلاق ئەسێنیە تەلاق ناسێنی دۆس و کوڕ ئەگرێ یا نایگری مشکڵ من نییە وەلێ وەختی حاکمیەت مەوج ئەخاتە ڕێ موجی ئەخاتە ڕێ لەوەی کە ڕەوابەتە جنسیە خارج لە ئەزدواج تە قەشەنگی کە وەفرە ئینسانیە و ئەمە گەورەترین مبارزەیە ئێمەس بیکەین ناگەهان هەشتێک ئانە قەی خشتێک شارەکان ئەتەنێت و گشتی خەریکە ئەم بازیەسە پەیمانە حەیدەری تێژە کۆی کەرەوە دانیشە فاحشە گەریمەکە دانیشە کاورای کاولە بووگەنە بێسەوات دانیشە دوا کەوتک بۆ منم قسە ئەەکەم من خەریکم فەزای جەمع ئەشکێنم ئەوەی وا خەریکە ئەوێ تۆمد ئەو جەماعەتەی وا ئەقڵی نییە وا فکر ناکاتۆ وا کەوت کەسە شوێنە مۆدە ئیسە مسالێکی تردان بۆ لێبم بزانن دەوڵەتانە داگیرکە لە سەرزەمینە کوردەوار ئەم بەزمە ئەزانن لە پڕێکا تۆ تماشاەکەی پەکەکە بە 50 خەتە میدیایە و تێتە بەرەوە تێچیەکە تێ ئەکسە مشتێک کەنیشک ئەگرێ گشتیان پەلکشۆڕ و قژزڵ لول و لە پشت و عکسیان لێەگرێت و خۆ ئەم مردمە هیچ کەسی نەئەزانێ پەکەکە ئێژی چی نەئەزانێ ئابا و جالان چی وتکە نەئەپرسێ پەکەکە چێ دروستی کردووە نەزانێت پەکەکە چێ دروستی کردووە نەزانێت تحلیل سیاسی بکە ئەشوێنە چی ئەکەوێ ئەشوێنە جەمع ئەکەوێ ناگەهان ستارتێگەخوا عکسە کەنیشک بڵاوەکەن و بعد تۆ ئەوێنی لە کوبانی و لە ئەفرینا فەقە کەنیشک شەڕەکە ئەمانەیان خەنە سەر مەجلەی تایمز ئەمانەیان خەنە ناو تەلەڤیزیۆنهای خارجی ئەمانە 50 دانە کارگەردانی بۆ تێنن گولشیفتە فەراهانی بۆ تێرن فیلمە کەنیشک بازیە و کەنیشکە زەریف بازیە و پڕچە شۆڕە و ئەمە گەرەکی چی دروستکە ئەمە گەرەکی مەوج دروستکە جەماعەت دروستکە جەماعەتە سەر بە پەکەکە جەماعەتی وە قسەی پەکەکە تکرارەکات و چونە مردمە خۆ ناخوێنی تۆ واکونش جەمع عەقڵی نییە واکونش جەمع ئێحساسیە پەیمانە حەیدەریتی ئەمە تەحلیلەکە لەژێ پەکەکە بازووی مستەقیمە سپای پاسدارانە وەلی لەو جێگە وا ئەمانە تەمام ئەم پرچ شۆڕ و فاسدانیانە کردگە سەر قەحرەمان و مەوجێ دەسی پێکردگەوە گەلە کۆمەیان کردگە لە عەقڵەم مردمە ناگەهان کاورایژێ بەرێ خۆ دەدە من جێژم ئەو نە بەرێ خۆ بە تاگیانە دەرتی کاورای بەرێ خۆ دەر کاورای قنخڕە نادروست بۆچی عکس لە قناخەی خەیتە دەرەوە من ئەم قسە بۆ ئەەکەم
بۆ کردم لەبەر ئەوەی کە تۆیە کە کەوتکیتە شوێنە ئەم عەکسە نەسەوادە هەست نەخوێندکتەس و نەئەزانی کێوە کێز نەئەزانی کێ خەریکە بازیەکا و پرچە شۆ و ڕوقنە خڕ و ئەمانە حەزی پێەکەیت و حرەکەت جەمعی دروستکە بەری پێ بگرم دقیقەن بەو کەلامە کە تۆ دەسی پێەکەی من بەری پێگرم لەذا ئەوەی جەمع فکرەکاتۆ فکرێ ناکاتۆ ئەوەی گشت کەسێ بەحسیەکە فاسدە فرێنداگە سەناوی مێشکی وەلی تێناگا و نافەهمێ ئەسن کاری ئەمە نییە بفەهمێ کاری ئەمەسە هەیەجانات بیگریت و بچێتە سەر و کەف و کوڵی لێ هەڵسێت و خۆشی بێت و دەی ئێمە وەکو ئاخێزە کوردەوارە سەربەخۆ چیمان کرد هەرچی مەوج ئەمانە خستیانە ڕێوە بەرمان پێگرت کۆڵ بەربازی ئاغا خەڵکیان خستە ناوە خیابان و بەتەنیا جێم مەهێڵە و ئەم شەو زریان ئەم کشێلێت و پێ لە قەمپیا ئەکێشێت و ئامان کوڵنجە و من مردم و ماڵ من لە میراوە کۆڵ بەریان مقەدەس کرد و کەس فکرینەیە کرد و باوکی گیان و برسیانە و چی بکەین و ماڵمان کاول بوو لە کاتێکا کۆڵبەر کەسیفتەرین مەوجود تەماع بازترین مەوجود نادروستترین مەوجود بێکەرامەتترین مەوجودە پەیمانە حەیدەری هات بەر بەم مەوجە بگرێ هاتووتی دانیشە کاورای هێسر کاورای بۆگەن دانیشە قاتر دانیشە تەماع باز نادروست ئەگەر بەم ئەدەبیاتە نەهاتایە مەوجە کۆڵبەربازی فەزای عمومی و خیاڵستانە جەمعیە مردمە کوردی گرت بوو تەوەجۆکەی و تۆ تەنیا ڕێگەت تەکە مەوج و گەلە کۆمەی مەوجە جەمعیە ئەمەسەکە من وتم پس تۆ دیت لەبەرەیە تەبلیغیوە ئیتر کۆڵبەر قەداسەتی نییە ئیتر پەکەکەیە قنخڕە پرچۆڕە سپاهە پاسدارانە قوتس مەرغوبیەتی نییە تەبدیل ناوێ بە مەوجە ئیجتیماعی و دەوڵەتە ئێرانی ناتوانێ ئەو کارە بکە ناتوانێ مەوج دروستکە ئەمە داستانێکی پیچیدەی هەست کە ئێوە ئەتوانن بڕۆن متالعەیکەن ئیستا بابێنە سەرە ئەمەی کە مردم باوەڕی پێیەتی بزانن مەسعودە بارزانی هات وتی ئستقلالە کوردستان سەربەخۆیی گشتیشی حەزی پێکە و شتە قشنێکە و باوکە گیان و هیچ کەسیش نازانێ کوردستان چییە کورد کێس سەربەخۆیی لە کێ چۆن چه شکڵی بوو بنە بەحسە مردمە ئەمە یە ئارزووی کە فڕیانداگە سەناوە دەمە مردم حەزەکەین بە سەربەخۆیی و سەربەخۆی قشنگە و ئاغای مەسعود بارزانی تێ مەوجە خاتەڕێ بۆ ئەمە تەوەجۆکەی مەوجە خاتەڕێ بەچی بە تەئاتر و نەمایش هەلی لاف تێرێت و خانندەی ڕوت و قوتی بۆ تێرێت و ستدیۆمی بۆ گریت و هەڵپەڕکە ئەکەن و هەڵەخەنەوە مەگەرێکیانە مستەقل بوون ڕەفراندۆم بکەن ناگەهان حرەکەتێکی جەمعی بۆ دروزەکەن بە تەبلیغات هیچ کەس نەفکری کردگەسۆ نە ئەقلی وا لە پشتیا نە دەرگیر بووگە نە ئیدە ئەناسێ گشتی یەکێ دەسێ دەمە قۆپانە کاتە پێی و لە باس و کوردی و تەزوێحێک و هەڵەخاتەوە و داخاتەوە و هەڵەخاتەوە و داخاتەوە ئەو وەختا ئاخێزە کوردەوارە سەربەخوا دوتی کەرکووکفت وتی دانیشن مەجۆڵێن ئەمە گشتی نەمایشە لەبەرەوەی لە زەهنت وا شکەست تۆمارکە ئەمە گشتی درۆست بارزانی مەئمورە شکەست تۆمارکا بۆ ئێوە مەئمورە پێلەقەتان پێیا بکێشێ مەئمورە لە وجودتانە ئینسانێکی ترسیاگی هاڕیاگی بێبەر و دوا دروستکە دانیشن مەقولەیە سەربەخۆیی بە ڕێفراندۆم نییە بە هێزە مەیدانی قودرەتمەندە دانیشن ئێمە ئەمانەوت خەڵکی گەلە کۆمەی کرد قەوم و دۆس و ئاشنا گەلە کۆمەی کرد مەجبور بووین فتێڵەکەی بکێشینە سەرەوە خاس فتێڵەکەمان کێشا سەر و دامان لیان نەمان هێشت ئەم مەوجە بووە نەبەرەوە نەمان هێشت بعد دیتان قەشەنگ اتفاقەکە کەفت بارزانی سڕی کرد باسیشی نەکرد
هیچ وەخت مەکەونە شوێنە حرەکەتت جەمعی. حرەکەتت جەمعیت بۆ دروست ئەکەن. حرەکەتت جەمعی تەعەقوڵی نێ لە پشتا. بنیاد نەریش نییە، وێرانگەرە، وێران ئەکا، فقە وێرانەکە، فقە بەکاری تێرن. تەوەجۆکەن و کارە ئێمە ئەوە بوو هەرچی دەوڵەتە ئێرانی مەوجی خستە بەرەو ئێمە دامانە ناوە دەمی. هەر کەسێکیش ئەهاد ئەم نۆرمانە تەبلیغ بکە ئەیماماندا ناوە دەمی. تەوەجۆکەین چون هیچ کام لەمانە بەر ئەساسە تەعەقوڵ ڕەفتار ناکەن. خب هەر ئەم دەسە بگرە تا بفەهمی دەوڵەتە ئێرانی بۆ کۆمەڵەوە بۆ دروزەکە، بۆ دموکراتە بۆ دروزەکە. ئەغەیەن هەر نەهادێک کە گەرەکتە دروستی بکەی و ئەم نەهادە بیهێڵی تۆ لە ناو زەهنە مردمە کە حرەکەتە جەمعی ئێشێ دەست پێ بکات، ئێشێ بیکەیتە شکڵت دین، وایوێتۆ شکڵت دین، ئێشێ محراوی بوێت، ئێشێ قەشەی بوێت، ئێشێ شەهیدی بوێت، تا مردم دەرگیرکە، تا مردم بێ ئەوەی فکر کاتۆ بکەوێتە شوێنی. ئەمانەی دیکتانە بەحسە دموکراسیەکە و وڵا خەڵک گشتی ئەفامێ، اتفاقا خەڵک گشتی نافامێ، خەڵک گشتی ئەحمەقە. شاید تاک بفامێ، شاید تاک بفامێ، وەلی ئەوەی بووە باوە سەردەمە مردم فاسدە، نافامێ. ئەم مردمە گشتی تێت خۆی شەهادەت ئەدات کە ئەوانەی کە ئەمانیانە ماڵ کاول و وێران و کاول و قیامەتیان کرد ئەم ئەحزابانە بوون بەشێکی فرەی بە هاوکاریە دەوڵەتەکانێک کە ئەمانە لەگەڵیانە هەن. بەڵام دیکتانە لە خیاڵستانە جەمعیانە هیچ حرەکەتێکیان نییە بەرامبەر بەم حیزبانە. هیچ. بۆ لەبەرەوەی تۆ هیچ وەخت نەتهێشکە و نەتوانیگە ئەمە بخەیتە ناوە خیاڵستانە مردمە کورد، بیخەیتە ناوە نەستە مردمە کورد تا بفەهمێتە کە کیا تەرەفە، کێ ناخوداگاهە کوردی دروست کردگە، کێ نەستە کوردی دروست کردگە دەوڵەتانە داگیر کرد دروستیان کردگە. من مازالت مەسێک لازە تاو پەیجە بدۆزمەوە گەرەکمە. خب ئاغای کۆنت دۆ گۆبینۆ کە سەی حەیدەرە حەیدەری و سەی براکەیش ئەوێنێت و گزارشێک ئەنووسێت و سەفیرە فەڕەنسەس لە کاتە قاجاڕیە، لە کاتە ئاغای ناسردین شا زاهرەن، ئەمانە هەمان سەفەرنامەن کە تاریخ پڕتومتراقە ئێرانیان واتیان. هەرەو ئێرانەی وا من فرە کەسێکم هاوردە ئەگرا کەوتە تاریخ بازی و ساسانی بازی و موبد بازی و زەردەشت بازی و حەزی پێ ئەکرد و چون ئەم قسە تڕە هاتە گشتی تکراریەکاتۆ خەڵک فکرەکە ڕاستە. هیچ کەس شەهامەتی نییە کە جەمعا دەرکەفێ، هیچ کەس شەهامەتی نییە تووڕێ بگرێتە دەسەوکەوێتە گیانە جەمع، بێژێ خەفە بووە، بێژە وانییە، بێژێ دا ڕۆڵە دروست بڕۆڕێوە، دا بێژێ دانیشە فلتە مەکە کە لە شەکەر مەشکێنە، وان نییە هەر شتێک کە خەڵکی تکراریەکاتۆ چتە قەشەنگێ نییە، خەڵک نە ئەفەهمێ نە فکر ئەکاتۆ، خەڵک وەختی جەمعەوێت ئەنچە کە ئەوێت و حرەکەتە جەمعی کە تۆ خۆت دروستە نەکردگە.
ئاغای کۆنتدۆگۆبینۆ لەگرا بەحس فرق تەسەوفە ئەکا. من تەسەوفەکەیم نەگەرەکە، من گەرەکمە بڕۆمە سەر زەردەشت بازیەکەی وا ئێوە ئیکەن، وا حەزی پێەکەن، وا گشتتان بەچکە زەردەشتین. تێمە سەر ئەم گزارشەی وا ئاغای کۆنتدۆگۆبینۆ بە نادرووسیە تەمام باسیەکە. با بزانن گۆستاف لۆبۆن ئێژێ بۆ خاتری ئەوەی مردمێک بناسن، ئێشێ 10 ساڵ لە ناویانە دانیشن تا بتوانن مردم ناسیتان بوێ. ئاغای گۆستاف لۆبۆن ئێژێ ناپۆلۆن بۆناپارت مردمە فەڕەنسەی خاسە ناسی، بەڵام مردمی ئەو وڵاتانەی کە چوو گرتنی نەیە ناسی. من کورد خاسە ناسم، ئومەتە کوردی خاسە ناسم، بە گیلەکشی و بە مازەنی و بە تارانی و بە سلێمانەیی و بە هەولێری و خاسیە ناسم. خاس ئەوانەی کە ئێمەیان داگیر کردگە ئێمە خاسە ناسن، وەختی کاورا تێتە ناوە سەرزەمینە ئێمە بۆ متالعەی خوی ئێمە هاتکە تا بزانێ ئەو توڕەهاتەی کە ئەینووسێت ئەوە حەقیقەت نییە گزارشی داگە، بەڵکو ئەوەی دروست کردگە فڕی باتە ناوە مێشکە تۆ چون بەراوردی کردگە لە تۆ کێی، تۆ چیت، تۆ چۆن فکرەکەی، تۆ حەز بە چی ئەەکەی، لەکوێ ئەتوانێت تۆ کاول کات، ئەوە نەفوزەکاتە ناوەتەوە. ئیسا ئەمە سەرچاوەکانە وا کەسانە پسپۆڕ و دانشگاهی و مشتی ئەحمەق تێن قساکەن لەسەر ئەمانە. با بڕێن سراغ ئاغای کۆنتدۆگۆبینۆ دەرمەورد زەردەشتیگەری قسە ئەکا. ئەمە بە زوانە یەدیشە فارسیە، من تەرجمەی ئەەکەمەوە کە حاڵیتان بوێ. پس کتێوەکە ناوی 3 ساڵ دەر ئاسیا ئاغایە کۆنتدۆگۆبینۆ بوو. خب بابێنە سەر ئەم چرت و پرتە ساسانیان و ئەشکانیان و هەخامنشیان و زەردەشتیان. ئاغایە کۆنتدۆگۆبینۆ باوکە ئەم جۆرە شتانە بۆیان چۆن بەحسە ئێرانەکەەوە چۆن گەرەێکی بیخونجنێ. ئەو کاورایە چت بێرن، پیمپلۆقمان بێرن، بابێت پیمپلۆقمان کاورای زەردەشتی باسە. ئەو جەماعەتە زەردەشتی بازە میدیا باز و کە خسرە و باز و زەردەشت و ئەمانە بێرن گشتیان تا من ئەمەی ئاغای کۆنتدۆگۆبینۆیان بۆ بخوێنمەوە. قیامەتیان بوون ئەمەسە ئەمەسە وا ئەوەی فرە دریاگەسە ناوە ئەقڵە ئێمە، خەسیاگی، بێهیوایی، بێقودرەتی، درۆ، تەزویر، ڕیاوە نادرووسیە. فصل بررسی مذاهب ایران را با گبرها خاتمه می دهم. فصلی بررسی مذاهب ایران و گەبرەکان تەواوی یەکەم. گەور هەر قادر زەردشتیان در دوران ساسانیان نیرومند بودند، در دوره سلطه اعراب و نخستین سلسله های ترک تبدیل به رعایای ضعیف و بیمناک گردیدند که همواره بر جان و هستی خود می لرزیدند. هەرچەندێکە لە کاتە ساسانیەکان ئەفرە دەسەڵاتدار و زەردەشتیەکان، بەڵام لە کاتە ئەعراب و سڵتەیە تورکەکانە هەم لاواز کریان هەم ترسیاک کریان. ئەم ئاغا ئەم تاریخە چۆن ئەزانێ؟ باوەڕکە نایزانێ، هەروە لە خۆی و خەریکە داستان بۆ ئێوە ئێژێ تا من تەناقوزات و درۆکانە ئەم داستانە بۆ ئێوە دەربێرم. ئاغای کۆنتدۆگۆبینۆ تا بزانی چۆنی ئەخونجنێ. ولی بە هەمان نسبەت دیگەران هەم ئەز آنان می ترسیدند، چون سەرکوبی آنان کار ئاسانی نەبوود. ڕووستانشینان مدەتە مەدیدی گابر باقی میماندند، هەروە ئەوانیش لەمان ئەترسیان چون سەرکوتکردنیان کارێکی ئاسان نەبوو. ئەکسەری ئەوانەی کە لە لادێکانە بوون زەردەشتی ئەمانۆ. خۆ بەبگەینە ئەمە پس ئەنەهوو لەم ئێرانە
لەم ئێران و پڕتومتوراق ساسانیە شاریش بووگە دروسە کوا بەقایای ئەم شارانە کامە شار بووگە کوا ئەم شارە کە ئەم زەردەشتیە پەدەر سوختە تیا بووگە ئێشێت ئاسەواری بوێ دیواری بوێ قەلعەی بوێ ماڵی بوێ بازاڕی بوێ مستەراوی بوێت ئێشێ کاروانسەرای تیاوێ ڕێگەی بازرگانی تیاوێ یعنی ئێشێ تەمامە ئەمانە بوێ تا تۆ بێژی شار هەزوە لە کنارە ئەما تۆ ئێشێ حەمامی تیاوێ شار جێگەی تەفریحە مەردمی تیاوێت تۆجۆکەی یعنی خەڵک بتوانێ خۆی بشۆری خۆی بتوانێ بڕاتە تەفریح بکات ئەمانەی کە تۆ پێژی شار و لە هەمووی مهمتر ئێشێ هەر شارێ مهمترین ساختمانی ئاتەشکە دەوێت مەوجودە چەندانە ئاتەشکەدە مەوجودە لە ئێرانە ئەم ئێژێ هەرچی لادێنشینە ئەکسەرەن زەردەشتی بگن دەیەم عەرەبە کێ مسڵمان کردگە خەڵکی شاری مسڵمان کردگە دەی ئێشێ عەرەب ئیستا هاتکە ئەم شارانەی گرتکە خۆم شارانەی تەفروتونا نەکردگەم سەگ بابانە گشتی بگون و مسڵمان دە ئەم شارانەی کە گرکە ئێشێ مزگەوتی تیا دروستکە هەر لەسرە ئەو ئاتەشکەدە گەورانە مزگەوتی تیا دروستکە قورعان بخاتە ناو مزگەوتەکان مەلا بێ هەرچی ڕۆژە قورعان بخوێنێ ئەم مردمە وە شەق بکەنە ناوە ئەم مزگەوتە گشتی نوێشکە کوا شارەکان کوان کە مزگەوتە قەڕنە ئەووەڵە هیجری واتیە کوان کورە کاکە خۆی وە ئەقڵتان هەز ئەفەهمن ئەم بەحسە ئەوە ئەکا کە ئەم مردمە گیریاگن بزانن ئێوە ناگەهان لە ئەشکەوتێکا لە لای سلێمانی لە وەسەت بیاوانێکا لە شاخوداخێکا دانەیە سەگبا بچووگە لەوحی کەندگە من کوڕە فڵانە کەسم و ئەوە کەوتینە بەر هێرشە ئەعراب و ئەعراب لێمانیدا سوال دین ئیسلام ئێشێ لەسەر مصحف وێسیاوێت لەسەر کەلام وێسیاوێت تەمەدون ئیسلامی تەمەدونێکی کەلام محورە ئەرێ ئێوە دیکتانە یەک ئایەی قورعان بەقەید کەژێکا بکەنن چۆنە لە وەسەتە بێستونە وا پەلەوەر باڵ نادا تێ هەڵدریاگێ چووگە منم داریش و خەڵکی ئەو کوژم و ئەیدەم لێ سێدارە و بەرد هەڵی کەندگە بۆچی دانێ مسلمانە تێ هەڵدریاگ نەهات لەگرا قورعانی هەڵکەنی بۆ بێژێگرا سەرزەمینە مسلمانانە و ئایەتل کورسی بکەنێ بە قەیەم بەردانە و با ئەم خەڵکە مسلمانە بیوێنێت و سڵاواتی باوە دیارە پێغەمبەرە ئیسلام وە عەرەب مسلمانی کردگە یەک کەتیبەی ئایەی قورعان بۆ من بێرن سوورەی قورعان بۆ من بێرن تۆ هەر کەتیبە لە قنە ئەم ئەشکەوتا دەرەکەوێت و لە قنە ئەوێکی ئەشکەوتا کەتیبە دەرەکەوێ خۆ تۆ ئێستا با بزانی کاورە بەرەساسە حەدسیاتە خۆی و وەڵا ئەگرا گیریاگەوە لە لادەیەکان زەردەشتین دێ پەس شاریەکان مسلمانن ئیستا ئێشە ئێمە لە ئێرانە حداقل ئەم ئیمپراتوری گەورەی ساسانیانە پدەر سوختە ئێشە حداقل 25 دانە شاریان بێ خاسە 25 دانە شار خاسە فرەکەمە متکەها مەشای 4000 شاری بواە ساتراپەکان و ساتراپس ئازارپاتەکان و مەگەوانەژن ساتراپەکان ساتراپەکان و چاپارخانە و چاپار و ئەسپە چاپار و پستچیمان بووگە دەی کوا ڕێگەی ئەسب بازی و چاپار بازیتان کوا ئاسارەکەی موجود نییە ئەی کوا شارەکانە موجود نییە ئەی کوا مزگەوتەوە مردمی مسلمان کرد موجود نییە موجود نییە وەلێ ئەم مردمە ئێمە هەڵخات و داخات و حەزی پێکا و حملەیە ئەعراب و سەعدە ئەبی وەقاس و بەڕاستی پەلامارمانیانداگە واسە دەی بۆ تۆ ناتوانی سە جواو بەیتۆ ئای کۆنت تۆ گۆبینۆ خەریکە بۆتی ئەخونجنێ گوێبن تێمە سەری تا بفەهمن چی پێتان قۆمیاگە چیتان پێکریاگە بگون و قیامەتیان آنان از سلسله نجبای زمیندار سابق بودند ئەمانە لە سلسلەی نجبای زمیندار سابق بوون کە دهقان نامیده می شدند ئەوڵەن طبق ئەم تاریخ جوولەکە نویسە یەهودی بازیە مالکە سەرزەمینە ئێران پادشاهە ئێرانە حیچ کە ساحێ وە بستی خاک نییە
چون ئێژن حکوومەت استبدادی بووگە و پادشا حمالەکە گشت کەسێ بووگە و مردمیش گشتی ڕعەتە پادشاوگن. خۆ ئەمە ئێژە دێحقان زەمیندار وگە چی وگە بەگ وگە دێحقان وگە دێحقان یانێ کەشاوەرز و جووتیار دێ ئەمانە زەمیندار بووگن ئۆکەی و جوزن نوجەبا بووگن. ئیستا ئێمە زانیمان هەرکە جووتیار وگە نوجەبا بووگە نەجیم وگە نەجیب زاوگە ئێژێ دەم گرد و لێو گرد لێو پەڕەی کاغەز دایەی ئەفەرمێ کچەکەم بەگزادەس ئەوێکیش جواوەدات و ئێژێ ئەگەر بەگزادەز من بەگ ئەناسم من بۆ خزمەتکار ماڵ باوکی خەسم. ئێستا بەلەخەرام مەملەکەتە ڕعەتی شیواتی یانە یا هەر کە زەمینی هەست نەجیب زاس. ئدامادا اشخاص بسیار مغرور از تبار خود، آگاه از تاریخ گذشته و دارای خوی جنگجویی. جا بنوارە چۆن هاتو شان و باڵ ئاغای دێحقانانە زەردەشتیە. ئەمانە ئەشخاصێک بوون کەسانێک بوون فرە مەغرور و دەخۆبایی ئاگاه لە بن و بنەچەق خۆیان تەبارە خۆیان ئاگاه لە ڕمێژووی ڕابردووی خۆیان و خوی شەڕکەریان بوو. خیلی قەشەنگە وەختی گەرەکتە ئیرانی ئەسیل نیشانبەی ئیرانی ئەسیل خوی شەڕکەری هەست وەلی ئێمە گشتمان بەچکە چۆلەکەین و حەز و ئاشتیەکەین و دیارە حەڵاڵە بەرەمێک و یەک هەفتە ئەگرین تخوا چون سەری شۆڕۆ بوو گەسۆ تەوەجۆکەن وەلی ئیسا ئەمە موسبەتە بۆ ئێرانیان خویە جەنگجویان بووگە که متحدان نیرومندی در میان تیولاران بزرگ داشتند و در کوههای شمال کشور مستقر شدند و تا قرن 11 میلادی کیش خود را حفظ کردند و بالاخره آنچه به نفعشان تمام شد سیاست نخستین سلسله های ایرانی رقیب خلفای بغداد بود. 500 ساڵ لە شمال ئێرانە خۆیان هێشتەوەم زەردەشتیانە تا ئەوەی کە ڕەقیب دروست بوو بۆ سلسلەکانە بەغا. سلسله‌های مزبور به عنوان واکنش نسبت به فتوحات عرب تشکیل شدند گرچه مسلمان بودند ولی بر احساسات ملی مردم تکیه داشتند. اگرچی مسلمان بون ولی بر احساسات ملی مردم تکیه بون. ملی کی 900 ساڵە پێش 1000 ساڵە پێش ملی احساسات ناسیۆنالیستی ئەمە ئاغای کۆنتدۆگۆبینۆیژیتی ئەمەسە سەیجەواد تەباتەبایی ئێژێ ما ملت بودیم قبل از اینکه بفهمیم ملت چیه. ئێمە خۆمان ملت وگین قبل از ئەمە بزانین ملت چیه یعنی نەتەوە بتەوە. بەڵێ آنان کوشیدند به آنچه از ایران باستان باقی مانده بود تجدید حیات ببخشند. ئەوانە دوای 500 ساڵ گەرەکیان بوو تەلاشێ بکەن ئەوەی لە ئێران باستانە کەونا بەجێما بوو بیهێنەوە. به تاریخ نویسان و شعرا پول میدادند پارەیانەدا و شاعرەکان و تاریخ نووسەکان تا ئەگرا تۆ ئەزانیت هەر تبق قسەی ئاغای گۆبینۆ 400 ساڵ دوای حملەیە عەرەب یەک سری تێهەڵدریاک بە ناوە سلسلەیە یعقوب لەیسێ سەفاری و تاهەریان و چوزانم خارەزم شاهیان و ساڵمانیان و ئەمانە دروست ئەون ئەمانە بۆ خاتری ئەوەی کە ئێرانیەت ئەحیاکەن و پوڵ ئەدەن و خەڵکی شعر بێژن و کتی و تاریخ بنووسن جعلکەن دەی ئەمە بۆ 500 ساڵە دوای ئیسلام کریاگە بۆ 200 ساڵە پێش نەکریاگە چۆن ئەمانە توانیگیانە پوڵ بدەن ئەو وەختە مردم بنووسێ وەلی ئێستا نایەتوانیگە بیدەن. خۆ سەردامادەین
با مردم گفتگو کنند. بدین سان ضمن ادعای پیروی از دین حضرت محمد آیین مجوسی را به طور غیر مستقیم زنده کردند. پس ئەمانە توانیان بە شێوەی غیر مستقیم ناڕاستەوخۆ دین مەجووسی و ئاتەش پەرستی و زەردەشتی ئەحیا بکەن و دەی لە کێ ئەترسێ؟ کاورا لەشکری هەس، حکوومەتی دانیاگە، مردمەکەیش گشتی وانە پشتیە، کەس لە خۆی ناپرسێ بابا من شمشێرە هەسم، هێز و سپاس هەسم، قدرەتە بەدەسم هاورگە، خەلیفەی بەغاوەکو سەگ لێمەترسێ، خەڵکەکەیشم گشتی ناڕازیە بەدەستیان و حەز بە خۆمەکەن، حەز بە نیاکان ڕابردوویانەکەن، چی بەر بە منەگرێم خەلیفەی بەغا بە خوێنخاییە باوکم بکوژم، چی بەرم پێگرێ؟ هێزی لێ خۆی هێزەکەی چارم ناکە، چاری بکرد مایە من نەوم و پادشا و سوڵتان. تا ئەوێ ناڕوات، فقط ئەمانە لە ژیر و قەشەنگ و لە ڕووە موسڵمانن، لە ژێر و مەجووسی و زەردەشتین. تەوەجۆتان کرد؟ ئەمە گەرەکی جواوە چی بدات و جواوە ئەم مەڵغەمە و ئەم ترسیاگی و تێهەڵدریاگی و هەزار چەهرەییە کوێ باتۆ؟ مردمانێک باتۆ کە ئەمانە دروستی ئەکەن و ئەمڕۆ من و تۆ ئەیوێنین. مە خەریکە بۆتی ئەسازی پێت ئێژێ چ شەکڵی تفەکاتە ناوە دەمت، واتە پێیەکاتە. بنابراین در حقیقت سرکوب مذهبی نبود که به ضرر گبرها تمام شد، بلکه اوضاع سیاسی بود. ئێستا زانێ ئێژە چی؟ ئێژە بۆ زەردەشتی نەما ئەمە نەبوو کە عەرەبیان گرێ، یەک سلسلە ئێرانی هاتن زەردەشتێتیان لە ژێر و هاورد لەسەر و موسڵمانون، ئەم چتە خەڵک حەزی پێ کرد و گشتی خۆشی هاتوو، ئەمانی شێواشەوە توانۆ تێ سەرکوتەکە نەبوو، ئەوزاع سیاسی بوو. لە زەردەشتیە دەستیان هەڵگەت، ئەمەکێ ئەوانەی شمال تا لەگرا خونجاندی تر خۆ سەنەدی نەگەرەکە و خۆ بەڵگەی نەگەرەکە و خۆ شاری نەگەرەکە و خۆ پادشای سەگبابی نەگەرەکە و خۆ مستەراوی نەگەرەکە و خۆ قەسر و قسووری نەگەرەکە و خۆ نەیزەی نەگەرەکە و خۆ شمشێری نەگە های چەی تاوان لە خۆی بوو دایقە یەکتری و تەواو بوو بڕیاوە. ئەم تۆڕەهاتە بوو گەسۆ زانست بەڵگە و کووە و کونتوگوبینە وایژی بە کونتوگوبینە غەڵەتی کردە کە تووە وای وت ئیسا ئەدامادەین کونتوگوبینە و چی درێژی ئەدامادەین بزانە ها هەر گەرەکی ئەم زەرتەشتێتە بخونجنێ ناخونجێت. هجوم مغولان و سپس تاتاران اصول مالکیت را در ایران به شدت دگرگون ساخت. اوکی لەگەڵ مالکیت شتە مهمێکە، دەی ئەم ئێرانیانە هیچ وەخت مالک نەوگن، ناگەهان تاتارەکان و مغولەکان مردمە ئێران لە مالکیت ئەخەن، ما خاوەندارێتی مالکیت property. و جمعی از مردم به ضرر جمعی دیگر صاحب مال و منال شدند. بەشێ لە مردم بە زەرەر بەشێکی تر بوون و ساحێ و ماڵ و مناڵ. یعنی چۆن؟ یعنی عیدەیە کە دەسەڵاتیان بوو، دەسەڵاتیان لێ سندریاوە و عیدەیەکی تر خریا جێگەیان. ئەمە کامە داستانە؟ ئەمە ئەو داستانە سەوا لە ئێرانە هەر پادشایە تێت تەبەقەی ئەشراف و نەجیبزای خۆی تێرێ، لەذا تەبەقەی ئەشراف و نەجیبزا لە ئێرانە ناوێتەوە دوو جیل تا بگاتە دەجیل وەکو ئەگرا وەکو بریتانیا کە کاورا ئەمە 300 ساڵە بەگزاس لۆردە و کۆنتەسە و سێڕە و لەیدیە و ئەمە ئارەوەسە. ئێژەی تر ئەمە تاتارەکان شێواندیان، ئەمە هەنە ئەواسەتە قەرنە 19 ئاغا نژاد. ئەم ئاغا وەختە زهورە سەیبراکە وا لە ئەوێ هەنووز سەیبراکە زهوری نەکردە گوزارشەدا 1800 هەست تاریخەکانی لەسەرا هەست. آنهایی که زمین و ملک داشتند و مسلمان بودند
اما آنهایی که زمین و ملک داشتند و مسلمان بودند در اثر این تهاجم به خاک سیا نشستند و کسانی که اموال آنان را به چنگ آوردند نیز مسلمان بودند. عجب. ده ئیستا بۆ کاوران مسلمان و گە بە خاکە سیانیشت و ئەمانیشێک کە گرتنیان هەر مسلمان بوون چه فەرقێکی کرد؟ خب باب ئەدامە بە ئەمما دهقانان زەردەشتی که در اثر مصیبت‌های زمان از هستی ساقط شده بودند ناچار شدند جای خودشان را به کسان دیگری بجز همکیشانشان بدهند. اما آقایان زرتشتی هەموو شتێکیشیان لەدەست بوو ناچار بوون جێگەی خۆیان بن و کەسانێکی تر. یعنی چی؟ یعنی مسلمان. دێ کاورای مغول ئێشی بوو چی کاورای خۆی نە مسلمانە، نە گەبر بۆی معنای هەست، نە مەجووسی بۆی معنای هەست، نە مسلمان بۆی معنای هەست. بۆچی ئێشی بێ زەردەشتیەکان کولەن لا بووە مسلمان خاتە جێگەیان؟ ئیستا تۆ ئەزانی قسەکەی ئەوەی کە کرد درۆ دوو بەکە گەرێکی دروستکە. لەسەر وتی ئەوانەی مسلمان بوو زەمینەکانی لێسەندن و مسلمانی تری خستنە جێیان. لێم کارێ بۆ کرد. بۆ کردی؟ بۆ تۆ ئێستا تێناگەی بۆ مسلمانی لابرد مسلمانی خستە جێی. ئەسەن بۆ ئێژێ مسلمان بۆ نایژێ عدەیەکی بیچیزی هاورد همه چیزداری کردن. اجی مسلمانی هاورد نیای جی مسلمان. بۆچی؟ بۆ خاطرەوەی دروی دووەمی بخواتۆ بفهمی. ئیستا زەردەشتیەکان لا ئەوە و مسلمانە خاتە جێگەیان، یعنی لە زەمین و لە مەڵک لایەن. ئیستا ئەمە خونجیە قەشەنگ. ئیستا بۆ زەردەشتی مسلمان دەی مغول بۆچی ئێشێ ئەم کارە بکە؟ جواناتۆ لەسەر و درۆکەی کردگە مسلمانیشی لاورد مسلمانی خستە جێ. هیچ منطقێک ناگرێ. بوو دلیلی چ بوو ئەم کارەی کرد؟ ئایگۆبین و جواناتۆ ئەمە باوکە ئاریا بازی ئەم هەتیوە کۆنت دۆگۆبینۆ. بڕۆن بگەڕێنە شوێنی ئازانی کێس. کۆنت دۆگۆبینۆ ئوستادە ئەدیانە ئاسیاییە. ئەدیان هەر لە بوودایی وە تا ئەنوا و ئەقسامە نگاهای ئاسیای و عرفانە ئاسیای ماغا ئوستادێسی. همین که دچار فقر و پیچیزی شدند به طبقه کشاورزان و روستایان تنزل یافتند. دچار فقر و بیچیزی بون به طبقه روستایان و کشاورزان تنزلیان پیدا کرد. یعنی بونو چی؟ یعنی بونو لادی و بونو کشاورز جوتیار. پس دهقان فرقیه که دهقان بگو. دهقان یعنی بگ. شوا بفهمی یعنی آغا. یعنی هەرکە زەردەشتی و دهقان و ئەوانەی تروا زەردەشتی نەون چیون، ئەوانەی تروا زەردەشتی ون چیون. ئەمە تۆیژیتی گشتی لەم سەرزەمینە لە کاتە ساسانیانە بەگوگە بۆ خۆی. واوگەسە ئەی کێ نۆکەروگە، ئەی کێ ڕعەیەتوگە، ئەی کێ کەشاوەرزوگە. چواو نییە توڕەهاتە داگێسی قەیەکتری و تۆ حەزی پێ بکەی. زەردەشتی فرە مهمە. و دیگر با بخش باسواد و جامعه را تشکیل نمی دادن. و ایتر امانه بش باسواد و دانشمند جامعه نبون بی سواد کریان. اما تیگین هر کسی زردشتی بو سوادیشی بو. ولی وگیان تان قسم اون النوسین لم طبقه زردشتیان باسواد و دانشمند موجود نیه دریخن. نیه موجود نیه. یک کتیویانیه. شعرای قرن 11 و 12 میلادی با ستایش و احترام از آنان گفتگو کردند. شعر ایسا حجتی هاوردو اثبات ام مردمانه کین شاعران قرن 11 و 12 میلادی با احترام و باس ام خلق زردشتیانه کرگه تخوالیان قومیاگه. تواو شواهد تاریخی است بوچی مشت شعر
مشتی شعرە جەعل کریا کارێکی نییە تا بەیانی دانیشم 1 ملیۆن شعرەواتە بۆ ێژم وەکو شعرەکەی شێرکۆ بێکەس. شێرکۆ بێکەس هاتوو لە هەڵەبجە بێژێ مەسەڵەن ژیانیش لە کار کەوت. کاکە ژیان هەروە شیر خواردنی واتیە، نان خواردنی واتیە، دەستشووی چوون و توالتکردن و سێکسکردنیشی واتیە. مەسەڵەن ئەو بەشەی نەوتوو ئەو مەسینەیە بۆ پڕنەکریا و ئەو کەسافەتە بۆ ئاوی پیانەکریا هەر نەچووە خوار و ئەو سکسە بۆ هەر تەمام نەبوو، ئەو کاندومە بۆ هەر بەتاڵ نەبوو، بۆ چێکی ئیرادی کێس مەگەمان زندگی بەشەر نیە تر بەشەر ڕاتە مستەرا و مەسینەیش هەڵەگرێت و خۆی ئەشۆرێت و پیسایەکەیشی پاکەکات و دەیکاورا ئەگەر تو گەرەکتە ئەم تەسویرە دروستکەی کە زندگی لەو جێگە وێسیە ئێ بۆ ناڕۆیتە ناوی توالێتەکەیش، ئەی بۆ ناڕۆیتە ناوی ژووری خەوەکەیش و جماعەکەیش بۆ ناڕۆی چرت و پرتە داگەقەی یەکتری. ئیتر ئەمە ئەوێت و سەنەدە تاریخی، سەنەد تاریخی تڕەهات. جا ئیسە دەلیلێکی تر تێرێتەوە. ئەم مەردمە هەر معلوم نییە چۆن موسڵمان بووگەن، ئیسە دەلیلێکی تر تێرێت و گویا ئەمە 1000 ساڵ دوو لە کێشێ مەردمەوێتەوە موسڵمان. ئیستا ئەوڵ دەفەوتی حەملەی ئاعراب لۆ داوتی ئەوزاع سیاسی وا سلسلەهای ئێرانی دروست بوون و بە شێوەی ناڕاستە و زەردەشتی ون و لێوە زاهر موسڵمان ون. وەفدای باڵات بام سەوزەی چەمەنی زاهر موسڵمان وە دڵ ئەرمەنی. ئەمە ئەوەسە وەفدای باڵات بام سەوزەی چەمەنی زاهر موسڵمان وە دڵ ئەرمەنی. بەڵێ ئەمە هەرەوەسە. خۆ ئێستا دانەیەکی ترە بۆ تێر هەیە وەڵام مۆغۆلیش هاتن و ئەمانە لە زەمین کەوتن وەلێ بەس نییە با موسیبەتەکە فری بکەین تا ئەم مەردمە بفهمێت چۆن ئەم زەردوشتیانە بگون و مسلمان نەماگن بن بڕکریاگن. یەکی از قوانین ئیسلامی بە زەردۆشتیان سەدەمەی زیادی زاد چون دەران قەید شده است. ئەمە لەکوێم قانونە قەید شده است لەکوێ لە کامە دیوان سالاریە هاتە دەر، لە دیوان سالاریە کامە خەلیفەی کوڕەخەرە هاتە دەر، کوا کتێوە ئەم خەلیفەی کوڕەخەرە. ئەم خەلیفەی کوڕەخەرە ئەگەر ئەم قانونەی دادەرە و بەچی تەنفیزی کرد، پاسگای لەکوێ و شۆرتەخانەی لەکوێ و شارەکان لەکوێ بوون، چۆن ئەمەی ئەعمال کرد. دەی نییە دەی کابرا قانونی داگەسە دەر و ئەم قانونە ئێشێ شۆرتە بوێت و پۆلیس بوێت و ئەسعەس بوێت و نیروی نظامی بوێت و تا ئەم قانونە ئیجرا بکرێ خۆخوا دانایەتە خوارەوە. درۆسە دێمەکە قانونی نەهاورگە کورە ئەوەتانە وافرە حەزەکا بە تاریخ و فرە ئەم ئەقڵە جەمعی ئەدەیتە قەیەکتریۆ دەی ئێژێ ئیستا قانونێکی ئیسلامی تەسویب بووگە ئەم قانون ئیسلامیشی خەلیفەی مسلمانان تەسویبی کردوێ وانییە. دەی تۆ ئەم قانونە تەسویب بوو کردگەیشی جاڕی بەی خەڵک بزانێ، خەڵکیش کە زانی ئێشێ تەنفیزیکەی. چۆن تەنفیزیەکەی؟ هێزە نظامیت کووە چواردانە ئیستا تۆ بگەڕێ بەم کوردەواری ئێمە پڕە لە ڕەبایە و مەبایە و دانریاگە. کوا ڕەبایەیە ئەم هێزانە وا پراکەندە بووگن بەم سەرزەمینە ئێمە تا ئەم مەردمە تێ هەڵدریاگەی ئێمە کاتە موسڵمان موجودە. جایسە گوێ بگرە لەم تاریخە کەلەی سەر سوودە کێشەی ئاغای گۆبین و نووسهاگێسی. یکی از قوانین اسلامی به زردشتیان صدمه زیادی زد چون در آن قید شده است که هر که عضوی از یک خانواده کافر که دین اسلام را پذیرفت می تواند املاک موروثی سایر اعضای خانواده را ضبط نموده و هیچ سهمی به برادران و خواهران خود ندهد. قانونی کەس لە ئیسلامە تەوەجۆ بکەم ئیتر نایژ قانونی کەس لە ئیسلامە ئەگەر بنەماڵەیەکی کافر دانەیەکیان بێت و مسلمان ئەتوانێت تەمامە بەشە براو خۆشکەکانەترە خۆی بخوا و ئەمە فرە خەتەرناک بوو. با بگیان ئەسەن گیرام ئیسلام قانونی وایە هەس ئەم قانونە ئێشێ تەنسیق بکرێ مەگەر نە ئێشێ دانەیە پەدەر سوختە بەناوە کوڕە ئەم خانەوادە وا بوو گەسۆ مسلمان واتێ بەشە من بخوا بڕوا چواردانە پۆلیستێکی خۆیان بێرێت. وانییە ئیتر ئەو وەختە من دەسەکەمەوە لە پۆلیس دەست ناکەمەوە لە پۆلیس براکەی خۆم ئەتۆپێنم نایتۆپێنم ئەمە ئیتر بەستە گیاس.
تۆ چۆن ئەمە تێری تۆ هەروە لە خۆ تۆ فڕێ ئەدەی ئێمە ئەگەوجنی نایژی چۆن چه شکڵی دەی دەفتەرە ماڵیاتی کوا دەی ئیستا ئەمە تۆ ئیژیتی ئەم خەلیفەی مسلمانانە شێ دەفتەرە ماڵیاتی بوێ ناوە پەیمانە حەیدەری بوێ پەیمانە حەیدەری کوڕە خەلیلە حەیدەری بوێ بیداتە دەمی یەکتریوە دیاروێ من کێم دەی بێرێت تو یەک دەفتەرە ماڵیاتی بێرە ئەمانە سەرشمێری جێگەیەکیان بە ناوی مرکزی تەجەموعی بوێ ناوی واتیا و ناوە باپیری واتیا و ئەوەنە سەرانەی ئەکەوێ پەیمانی شێبیدات دە ئێوە چۆن ئەمتانە نییە دەی چۆن ئیدعاکەی کاورایە بە قانونی مردمێکی مسلمان کردگە دە ئەمە تۆ ئێژیتی دەم و دەستگای گەرەکە مەئموری گەرەکە کارمەندە حکوومەتی گەرەکە هێزە پۆلیسی گەرەکە عسکەری گەرەکە سەربازخانەی گەرەکە مەعاشی گەرەکە خەراج سندنی گەرەکە دەفتەرە ماڵیاتی گەرەکە ئەش ئەم حساو کتاوە بێخۆ گاگەلی نییە کاکە ئیمپڕاتورە ئیسلامیە حاڵیتە توڕەهاتان داگەسە قەی یەکتری و باوەڕیەکەن ئەوە خەریکە چرت و پرتێژ یاغەیە کۆنت و گۆبینەوە بۆ چون ئەزانێ ئێمە مشتێک ئینسانین وا لە ناوە داستانە گمەوین نازانین جملەی ئەوەڵ کاورا چی وە جملەی دووەم چی ئێژێ ئێمە ئەسن نافەهمین حکوومەت چی شکلیە حکوومەتە و خواهری ناگرێت و حکوومەتە و تەواوە و بووگە و تر تەواوە نافەهمین از این رو در دوران زوال فکری زرتشتیان لم کاته لکات نابودی فکر زرتشتیان که خریکن لبینشن زوالکن بسیاری از آنان دین اجدادی خود را ترک کردند فرق لمعنى دین دایک و باوکی خوانیان برده و چون املاک زرتشتیان عموما کشاورزی بود نولا خلکی تر دکتورون باورک خەڵکی تر چیان نەکرد ئەڕوین بۆ بەندەر ئیشیان نەکرد ئاهاتن بۆ ئەوروپا کارواشیان دانیە ئەی ئاخر کاورای کاول 1000 ساڵە پێش خەڵکی یا جووتیاروگە یا شوانوگە یا تیولداروگە ئەخۆ تەقلێنێ نەداگە بە ئاسمانگو تایسە بۆمان دەرکەوت هەرکە تیولدارە زەردەشتی نییە هەرکە تیولدارە زەردەشتی نییە هەرکە جووتەکە و جفتەکە زەردەشتیە خۆ و چون املاک زرتشتیان عموما کشاورزی بود تقریبا همه کسانی که به دینشان وفادار ماندند به دست اقوامشان به طرز ناخشنودی خانه خراب شدند اره تو مگه لسرو ندود یک سلسله ایرانی هاتن حاکم بون و پاشا لجیرو مجوسی ون لسرو مسلمانون دخوامانە ناوسکیانەوە ڕێو ئەمانی شەوا بکەن چۆنە ئەمانە هەربوون و مسڵمان کاول بوون وەنێ یعقوب سەیف لەیسە سەفاری کاول نەبوو براکانە ئالەبوویە کاول نەبوو دە ئەمی شەیتوانی وەکو براکانە ئالەبوویەکە مە تۆ ناژی براکانە ئالەبوویە و یعقوب لەیسە سەفاری و خاڕەزم شاهیان و سامانیان لە دڵ و سەوزەی چەمەنی وگن و زاهر مسلمان لە دڵ ئەرمەنی وگن مەجووسی وگن مە تۆ وا نایژی دێ ئەمانە بۆچی کاول بوون براکە ئێوت من مسلمانم ئەمێکی ژێوە شەنۆبی لا خۆشم مسلمانم درۆ نییە و درۆ مە ئیسە نایکەن بۆ نەیکرد نادێتر ئەم زەردشتیانەشی نەمێنێ لە تاریخە حاڵیتان بوو نامێنێ لە دێ هەروە براکەی وتی من مسلمانم ئەڕوا نوێژ ئەکا ئەمیش ئێژێ وەڵا خۆشم مسلمانم ئەڕوا نوێژ ئەکا دێ خۆ کارێکی نییە دێ خۆ کاورا هەر بووە مسلمان بزانە ئێمەیان چەنێ و ئەحمەق زانیگە ئینسان حاڵی لە خۆی خراو ئەوێت ها از این هنگام کلیه زرتشتیان نه به عنوان کافر بلکه به عنوان فقیر و محتاج مورد ستم و نفرت افراد جامعه ایرانی قرار گرفتند. ئێستا ئێمە بۆمان دەرکەوت ئەم ئێرانە متەمەدنە تێ هەڵدریاگە هەر کەسێ فەقیر وێت و محتاجوێ خەڵک تەنەفوری لێکات درۆزن چاوت دەرەها کاورای درۆزن
سوالکەری ئیستەیشە بهترین بیزینسە لە ناو مردمە ئێمە اتفاقا مەشەیە گشتیان ملیاردەر وایە درۆ ئەەکەی کەس متەنەفر نەوگە لە ئینسانە فەقیر و بێپوڵ چی گشتی بیل گەیتس و تۆ تەوەجووەکەی چۆن خەریکە بەرخۆردتان تەکاکە با این هەمە ئیستا درۆیەکی تر دەست پێەکە با این همه در قرن گذشته تعداد پیروان دین زرتشتی هنوز 300,000 خانوار بود قرن گذشته کیه؟ ئەکاتە قرن 18 ئایا کۆنتلۆ گۆبینۆ تۆ دەستگای سەرشماریت هەست ماڵ بە ماڵ گەڕیاگی لادێ بە لادێ گەڕیاگی نفوسە ئەم سەگ بابانەت پرسیگە تۆ چۆن ئەزانی 300,000 نەفرن ئاتەشکەدەیان هەست ناویان ئەنووسێ چی پێژن ئیدارەی هۆیەیان هەست سەبتە ئەحواڵیان هەست تۆ چوزانی ئەمانە 300,000ن چون ئاغای کۆنتدۆگۆبینۆ ئێژێ ئەمانە قەرنە 18 300,000ن تەواو خەتمە کەلامە گۆبینۆ وتکێسی خۆ حاڵی تەمە سەنەدە تاریخیە قەرنە 18 300,000 دانە زەرتەشتی تیاوگە خە ئیدامە هەدەین هەرجۆمەرجە توولانی و جنگ‌های بیپایانی که در قرن 18 در ایران روی داد خاڵۆتیەکە و لالۆ بخۆ بە شێوکەی توولانی و شەڕە بێپایانەکانە ئێران سەدەمات زیادی بە ئانان وارد کرد یعنی چیە زاوزێ کەوتن برسی بوون سەدەمەی دالێیان آنان به حال خود رها شدند یعنی کی به حال خود رها شد زرتشتیان یعنی حکومت لقرن 18 و دەسی وە دەمە مردم و بیمارستانی بوو نانی بۆ ئەگیێڕان و ئیعانەی پیانەدا و پارەی سوشیالی پیانەدا چۆن ئەمانە ڕەها شدند چۆن بەردریان وڵایەتە کەسێک کاری پیانەوە یعنی چی لە قەرنە 18 و مەسەڵەن چی کەریم خانە زەند و ماڵ و ماڵ ئەگەڕیا و معاشیەدا و پیرەژنانەی ئەدا و خیابانی کووە کرد و شرەقەیەدا لە خەڵکی و بیمارەسانی بوو تۆ سێرەم توڕەهاتە ڕەها شدند تەواو ئێشی قبولی کەی ڕەها بوون بدون موبدانی که راهنماییشان کنند خۆ ئیستا ئێمە زانیمان لە قەرن 19 و لە قەرن 18 و ئەمانە موبدیشیان نییە قەشەیشیان نییە زەردەشتیشن قەشەیشیان نییە بدون موبدانی که راهنمایشان باشند بدون کتاب مقدس که ذهنشان را روشن سازد هو بێ ئەوستا ئەمانە زەرتەشتین نە ئەوستایان هەست نە موبدیان هەست نە ئەزانم زەرتەشتە خوێڕیە چی وتکە ڕەهابوون هەلوایە لە خۆیان و زەردەشتین و حەزی پێکەن و تۆ چی بکەن ئەمە ئەو زەردەشتی بازیە سەوا ئیستاعید دێبووگرۆ زەرتەشتی و دەرئێران زەرتەشتی هەسوو زەرتەشتی لە ئێرانە بووگە و لە کرمانە هەسوو لە یەزدا هەسوو لە کرماشانە هەست خۆ و تبدیل به اشخاص فلک زده و غمگینی شدند لسر بوون و فقیر و محتاج ایسته دوای 700 سال بوون و فلک زده و غمگین که زۆڵ و خوا دایۆملی سەریان و بەو بەخت بووگن و که زۆڵن و مابەقێش سوورەی سەر کوڵمانیان تێ نان ئەخوەند و گوپی ئای کۆنتدۆگۆبینۆ بخش بزرگی از آنان دین آبا و اجدادی خود را ترک نمودند اما بو بەهۆی ئەوەی کە ئاغایان دین ئیسلام وەسە کۆپێن وەسە بایعیەکەی سەدام هەر کەسێ لە زەرتشتیگەری بێژێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله
ئاغازە قڕنە 19 200 ساڵە پێش سەلکە بایعی و گۆشتە ونزوێلا و گۆشتە ئوسترالیایان پێدا حاڵی خاسەوە. بۆچی ئێشێ دەسی هەڵگرتوێت محتاج بوون و چه اتفاقێکە کەوت ئەوت ئەشهد أن لا إله إلا الله چه اتفاقێکە کەوت پولیان پێتەدا معاشە حکوومەتیان پێتەدا زەمیندار ئەوی لە خۆتۆ خوا وە کیس لە ئاسمانەوە گونی ئاردی فڕادا خوارەوە کاورای کاول یەواشیواش دەستیان هەڵگرت چییە زەردەشتیگەری نەکبەت و گەبۆیان کاورە بۆچی ئیشی دەست بکێشی خۆ پولیان نەداگە وتکیانە هەر زەردەشتیە دەست هەڵگرێ لە دینەکەی بێت 10,000 سکەی تەڵا بگرێ دەخوانەوە بە 200 ساڵە پێشە. ئەمما سمجتەرینشان باقی ماندان وەلێ عدێک ئیتر وە هەر کۆڵیان نەدا مانەوە بەسەرەنجام ئەمروزە بی ئەنکە مورد حملات جدیدی قرار بگیرن تەنها دەرئەسەرە فشار زندگی تعدادشان وەلێ ئەمڕۆ ئیتر بێەوەی هیچ فشارێکیان پێبێ تعدادشان بە 8,000 نەفەر کاهش یافتە است. 1830 ئەمانە 8,000 نەفەرن کە بە شەرح زیر در ولایات تقسیم شدند. یزد، مەریەم ئاباد، نەعیم ئاباد، دەرەملاکە، حاجی ئابولقاسم ڕەشتی، کرمانشا، کوچەی بیوک، نەسراباد و حومە، ئەردستان، خەیراباد، ڕەحمەتاباد، دەرئەملاکە، حاجی سەید میرزا، دهنۆ، زەیناباد، چەرمە، محەممەداباد، حوسێناباد، جعفەراباد، تەفت، ڕەفیعاباد، دەرەملاکە، کەلانتەر، شەرەفاباد و کرمان. هەمە تەمامی هەن دروستکریاگە هەرە وەختەنەها ئەمانە مشتی پارسیە هندیە تێ هەڵدریاگە بەمبەین هاوریاگن ئەم 8,000ەوە باسیەکە جای سەبا بڕێم زانین کشێن ئەم چڵۆسک و بێفەڕ و ناشرینانە. بە نەزەرم جالب رسید ئەمە جەدوەلەکەیسی که این جدول را حفظ و در اینجا نقل کنم. اولا به این دلیل که با مشاهده جزئیات چنین دقیق و صحیحی که آخرین بقایای یک مذهب کهنسال را که در گذشته الهام بخش کارهای بزرگی بوده است. من ئەمە هاوردامنیاشت قەشەنگێک بوو ئامارە دقیقێک بوو لە دینێکی کۆنە لە مەزهەبێکی کۆنە کە ئیلهام بەخشی ئیشی گەورە وگە ئیلهام بەخشی ئیشی کامە ئیشە گەورە هەروە لە خۆت و فڕەودا کامە ئیشە گەورە و نمیتوان به کلی بی تفاوت باقی ماند. ثانیاً سندی که نقل کردم آسیایی است. ام سنده که هاوردم هن آسیا است. آسیا کیوز هنده اما هندم سندی داگس و ماغا ایسا کی و در نتیجه تهیه آن فداکاری بزرگی به شمار بیاید. او کسی هم کاری کرده لخوبردویی که گوری کردگه. این ارقام را یکی از دانشمندان پارسی بمبئی ام رقمانه دانشمندی کی پارسی بمبئی هند که برای دیدار و تسکین دادن به آخرین بازماندگان دین زرتشت به ایران آمده است. کات که دوای دردیان کاتو دسی بیریتو سریانه دانشمندی کی پارسی هندی 200 ساڵە پێش 180 ساڵە پێش هاتکەسە ئێران سە کێسم کاورای تێ هەڵدریاگە سەتیر جمع‌آوری کرده تا در صورت امکان به بهبود وضعیتشان کمک کند تا اگر بتوانید وضعیان خاص کاتو. این شخص مانو گجی لیم جی صاحب جبرون ام کاورای تی هەڵدریاگە مانو گجی لیم جی صاحب بگەڕێن ئەمە دانەیە نادرووسە پارسیە هندیە جوولەکە زادەست
وا مشتێ پارسیە هندیە قەرەچ بۆگەنی بە فەرمانە ئیمپراتوریە بریتانیایە کەبیر فرەداگەسە ناوە سەرزەمینە ئێمە تا ئەم حیزانە بوون و شاهد تاریخیە زەردەشتی بازی وا بە قەوڵ خودە گۆبینۆ لە قەرنە نۆزدەهەما نە کتاویان هەست نە موبدیان هەست نە ئاتەشکەدەیان هەست نە سازمانیان هەست. تەوەجۆ ئەکەن تا بفەهمی ئەم زەردەشتی بازیە ئەکەی قولی چەنێوا لە هەوا کاورای کاول ئەوەسە ذهنیەت سازی بۆ تۆی ئەکەن جەم حرەکاتە ئەحمەقانە ئەکا داستانە ئەحمەقانە تعریفەکاتۆ پەیڕەوە ئەسن سوال لە خۆی ناکەم کتێوە ملیۆنها نەفەر خوێنگێسیوە یەک نەغد لەم کتێوە نەگیریاگە یەک نەغد نەگیریاگە گشتی وەکو لاپەڕەکانە قورعان چەسپیاگە پێ و حەزی پێکات و شتە قەشەنگی کە و بەڕاستی و بە این کار خیر را با همت و پشتگار قابل ستایشی انجام داده که باعث افتخار خودش و نژادش می باشد. ام کاری و همت خوی کرگو که باعث افتخار خویسی و نژادکیسی نژاد نتوه بتوه. بله. او در سراسر ایران به مسافرت پرداخت و در تمام دهات و حتی کوچکترین آبادی ها توقف کرده است. ام کاورا مانو گیچلیمنجی صاحب ام کاورا لادی بلادی دور کوچکترین لادی کان سرزمین ایران گریاگا 180 سال پیش تی هەڵدریاگێکی مەئموری کۆمپانیە هند شەرقی مشتێ بەمبەئیە پارسیە نادروسە هەندی فڕەباتە سەرزەمینە ئێمە حاڵێتان بوو سەرکاروان وگە هایز عیدەیە ڕۆن بۆ حەج سەرکاروانەوە نەمیش سەرکاروان وگە ئەم ئاغا ئەم پارسیان هەندە بێشەرەفە نیەن سەرنادەن لە مەملەکەتە ناگەهان 180 ساڵە پێش سەردەن لە مەملەکەت ئێمە ئەی نادروست تۆ بۆچی 300 ساڵە پێش نهاتی بۆچی 500 ساڵە پێش نهاتی بۆ ئیستە 180 ساڵە پێش سەر و کەلەپایاوێ هاوکاتە لەگەڵ دانیانە دەوڵەتە قاجارە همه کس را دیده و از آنان سرشماری به عمل آورده. پس آقای کندوگوبینو بو خاطری اوی سرشماری بکی اشی بروی گش کسی بیوینی لاده بگری تکیانا قصب کی رقمکانیان بنوسیوانیه تو چون زانید قرن 18 300,000 نفری واتیه چون زانید ام کارتا کرد تو چوید کی ترچو لاده بلاده گریا و آماری گرتو 300,000 نفر و 209,000 نو 209,909 نفر نو ڕۆند 300,000 ڕاستی و کەرەوە تەواوە وا قەشەنگە با 300,000 وێ به آنان کمک مالی کرده است پولی پیانداگه و کوشیده است آنان را از این حالت پستی درآورد و بیستویت یمانه لم پست بونه دربیره و در حال حاضر نیز به تلاش‌های ادامه میداد و تا ام دقیقش خلیک دسی واو دمیانو مالیان بو اوکاتو دکانیان بو اوکاتو آوا شار دروسه و حالی تان بو و مشتی بنجولکو یهودی و ارمنی و ترکمن کوچ دریاغ یهودی و هندی پارسی و ئێمە شار دروستەکەن حاڵیتان بوو تا ئەم دەقیقەشە دەسی واوە دەمیانەوە خوا هەڵی ناگرێ کاوران نە کتاوە ئەوەستایی هەست نە قەشەی هەست لە خۆیان و زەردەشتی اعتراف میکنم که با خوشحالی به نتایج کارهای خیر این شخص که شایسته تحسین است می نگرم. آفرین.
این مبلغ پارسی کاکە ئەم کاورا ئێستا بووە مبلغ پارسی تا دوێکە چ بوو؟ تا دوێکە دانشمەندێ بوو هاتبوو وەزعیەتە ئەمانە خاسکاتەوە دە ئیسە چکارەز مبلغە مبلغ یعنیشی یعنی تەبلیغەکە تەبلیغ ئەکا بۆ زەردەشتیگەری حاڵیتان بوو هیچ پارسیە هەندیشی هاورگە پوڵە داوام خەڵکە کاو لە فەقیرە بووگەنە لەم لادیانە ئەیان کاتۆ زەردەشتی تۆ ئەزانی زەردەشتی وگی نەوەڵە ئەی چۆن نازانی تۆ زەردەشتی و زەردەشتە و قەشنگ و ئەم کەژە ناوی ئاتەشگاوگۆ ئەو ئاتەشگاسوو ئەمە قەشە سوو ئێستا فێر بووی ئەم ناوانە لەکوێ هات مبلغ این مبلغ پارسی تنها کسی نیست که شایسته تحسین باشد چون به عنوان نماینده و وکیل بازرگانان پارسی به عنوان نماینده و وکیل بازرگانان پارسی که در ابتدای این کتاب نام بردم عمل می کند که برای این گونه اقدامات خیریه از پرداخت کمک مالی مضایقه ندارند اما نوێنەرە کێس نوێنەرە بازرگانان و گەردەن کڵفتان تاجر تریاک و بانکدار پارسی یهودی بەمبەئین حاڵیتان بوو ئەم ئاغا پارسیانە هەند چکارن پارسیانە هەند ئەوەڵین بانکەکانە بانکە HSBC و MHSBC گشتە هەنیەمانە ئەوەڵین بانکەکانە چین و هەند ئەمان دروستیەکەن تجارەتە تریاک بۆ بریتانیا بۆ کاولکردنە مردمە چین ئەم بێشەرەفانەیەکەن ئەم بێشەرەف پارسیە بێوجودانە با بزانی تەمامە فەسادە هەند و فاحشەگەری و نادروسی ئەم پارسی هەندیانە هاوریانە هەرچی فاحشەی سینەمای بۆلیوودی هەندە ئەم پارسی هەندیانەنە هەرچی ئەنتەر و جوکبیژی و کۆمیدیێنیانە پارسی هەندین پارسی ئەم کەلەمەی پارس و فارس و گەفەی سەگ و ئەمانە گشتی لێوێ هاتکە لە هەند و هاتکە ئەمە هەندە لە تاریخ ئێمە مەوجودیەتی نییە نادروست ناگەهان دوای کۆمپانیە هەندە شەرقی ئەوەی تو کانونە بیا و بچۆ و بێرە و بیگرە و بەریدە و ئەش ئاخرین دانەی ئانە و ڕوپیەی سلێمانی و هەولێرۆوانەوە ضمناً اعتنایی هم ندارند که آیا روزنامه‌ها درباره اقداماتشان به بحث و گفتگو خواهند پرداخت یا نه بۆشیان مهم نییە ڕۆژنامە باسییانەکە یا باسییان ناکە نەوەڵا خوا هەڵی ناگری دەی بۆ باسییان کە دەیخۆم ئەسنادە دەربکە فێزانە لەم سەرزەمینە ئێمە چی کریاگە هیچ سەنەدی نییە نایخەنە ناوە ڕۆژنامە ئەرێ وەری هەر کە لە جێگەیەک و شعرێکی وتوێ فڕیان داگەسن هاوە ڕۆژنامە تەوەجۆکەین من و گجیلیم جی صاحب کار مافوق قدرت انسانی به عهده گرفته است فقط یک معجزه لازم است که زرتشتیان ایرانی را از وضعیت فعلی نجات دهد بس فقط معجزه ای که گرک بو قبلا گفتم که آنان اطلاع چندانی از دینشان نداشتند پیشوتر وتم ئەمانە هیچ ئاگاهیەکی ئەوتۆیان لە دینەکەیان نەبوو دەی چۆن زەردەشتی بوون کورە هەر زەردەشتی نەبوون تۆ بۆ نافەهمی کاکە ئەمانە هیچ اطلاعێکیان لە دینە خۆیان نەوە ئاگاهی کەمی داشتند و اکنون تأکید می کنم که این مطالب به طرزی باور نکردنی صحیح است و ئێژم کە ئەم مەطلبە فرە صحیحە باوەڕ ناکەن چند نەفەری کە موبد نامیده میشوند
می توانند اوستا کتاب مقدس زرتشتیان را بخوانند ولی هیچ کدام زبان آن را نمیفهمند. بۆ خااتری چەند نەفەرێک کە قەشەی زەردەشتین کە تا ئەوستا ئەخوێنەوە بەڵام نازانن کێژێ. وەسەتە قەڕنە 19ەمە 156 ساڵە پێش 3-4 دانە قەشەیشی واتی ئەخواهڵی ناگرێ لەسەر ژووتی کتێویان نییە ئیستا ئاغایێ مان و گجی کتێوی پێشیان داگە ئەمانە ئەی خوێنەوە لێ حاڵی ناون کاش باشە کابرا جەدەن دەرجەت زەردەشتی بووگە. ئەمە زوانە پارسی ئیرانیە فارسی کۆهەنە پەهلەویاتە مەگەوانە نیەم تڕەهاتەی دەنە دەمە یەکتری و مشتی کاول نادروسم سەرزەمینەی میانەگر کە فەهلەویاتە و پەهلەوی قدیم و فارسی قدیمە دێ ئەم نادروسە کوڕ نادروسە واجە دەندەرجەدم و بدووگە چۆن حەداقل ناتوانێ ئەمە بخوێنێت و ئەم زوانە هیچ پەیوەندێکی تەقی ئەم زوانە نادروسەی کەیسە قسەیەکان نییە. دەی تۆ کاورای ئوروپایی تۆ خۆت چۆن تێ ئەڕۆی کەتیبە ئەخوێنی تۆ زوانەکە منسوخ بووگە خەتەکە منسوخ بووگە تۆ چۆن کەتیبە ئەخوێنی تۆ کەتیبە کوتی بۆ ئێمە کاورا جەدەن دەرجەت ئێرانی وگە و بەچکە زەردەشتی گمێزە گاخوەر وگە و دەی ئەمە ئیسە ناتوانێت نافەحمێم کتێوە چی ئێژێ تۆی کاورای کاولە ئوروپایی لەو پەڕە دنیا هاتگی زوانە دایکی وە ترتە پرتە قساکەی ئیستا تۆ چۆن هەر گیرم زوانە ئەو مردمیشە فێر بوویدە ئەو مردمە کە خۆی زوانە خۆی ئەزانێت تاریخی کاورگەتەکی خۆی نافەحمی ئەوەی خوێنێت تۆ چیانی چی تۆ خوات مەسخەرەی مردم مەسخەرن ئێوە مەسخەرن و ئەم قسانە تکرارەکەنەوە کێ مەسخەرەس نەمۆسەتە و دەستوراتە ئەن را دەرک نمیکنن دێ کاورا دەستگاییە لە تۆ مەسخەرەترە کاورا کتێوێکی گرکەسە دەسەوێژێ کتێوی مقدەسە ئەی خوێنێت و نازانێت چیژی دەستورات و فەرامینێک کە داگیسی ناتوانێت جێبەجێ بکە قەشەیشە دێمە چه دەردێگە خوا کاورای خوێنێتەوە بۆ ئیشی بیخوێنێتەوە حاڵیمان ناوێت وەروا لە خۆی و بیدەنەقە یەکتریەوە زەپەلەشت و خەپەلەشت و ئەپەلەشت و نەپەلەشت و یعنی چی کاورام کارە بێهودە بوو ئەکا و در نتیجه در آموزش آن هم به همکیشان خود ناتوانند چون خۆیان نافەهمن چییە دەستوراتەکەشی نازانن ناتوانن بێژن وەوانەی کە هاودین ئەم سەگ بابانە نە دەستوریان هەز نە فەرامینیان هەز نە مەراسمیان هەز نە لە کتیاوە حیزەکە تێگەن چۆن زەردەشتین چۆن زەردەشتی هەروە خیرەت کوردە ناموسی آنچه که به طور سنتی حفظ کردن بابا کاورا به طور سنتی حفظی کرگه اشی هر معناکیشی بزانه چوار دستوریشی بزانه چوار مراسمیشی بزانه هیچ نازانید آنچه که به طور سنتی حفظ کردن از فرضیه های مربوط به تزکیه روح است تازە ئەوانەیشە کە ئەیزانن لە فەرزیەکانە تەسکیە ڕۆحە کە ئەرزشە چەندانی نەدا ئەرزشە ناچیز دارد کە هیچ ئەرزشێکیشی نییە تازە ئەو توڕەهاتەی کە ئەی خوێننەوە وا پێیان هیچی نییە و عمق مذهب چنان در نظرشان بیگانه است و چنان لم دین بیگانه بوگن که در قرار دادن اجساد مردگان روی زمین برهنه تردیدی روانه می‌دارند ام کارا گناحه و کشتی لزردشتی ها اما ام کاریشیانه کرگو زردشتیشن لاشەی خەڵکیان یاگەسە سەر زمینە ڕوت در حالی که این کار نزد اجدادشان توهینی نابخشودنی به شمار می رفته است لە کاتێکە ئەجدادیان ئەم کاریانە بە تۆهین زانیگە دەی تۆ لەکوێ زانیکتە ئێژەیەکێ لە شارەوە هاتۆ یەکی هەواڵی شاری پرسیای کۆنت دۆگۆبینۆ مە تۆ نایژی ئەمانە بەچکە
بەچکە زەردەشتین مە تۆ نایژی مەگەر ئێوە بەحس ناکەن دیاکۆ و کامە پێ ئەڕوویە مستەراو کەی ئەچووە باوەشە ژنەکەی دێ ئەم کاورای زەرتەشتیە نادرووسە وا جەدەن دەرجەد زەردەشتیەشی هەر شتێ بزانی هەر شتێ بزانیت چۆنە تۆ ئەزانی ئەژدادیان لاشەی مردیان نەخستکەسە سەر زەمینە ڕوت تۆ ئەزانی چۆن ئەمانە جەدەن دەرجەد هاتکن نازانن ئەمە ئەم دروانە زانی بۆکە چون زەردەشتیەتێ مەوجود نییە هەروەم دروانە زەرتەشتێتە بوجێخن خوا هەڵی ناگری و کزۆڵ و گن و لیان قۆمیاگە و لیان دریاگە و 4-5 مەرحەلە و دەفعێ لە بەگی کەوتگن و بووگنە ڕعەت و دەفعێ لە ڕعەتی کەوتگن بووگنە سوالکەر و دەفعێ لە سوالکەری کەوتگن بووگن و بێ هیچ و تاوایانە بێت یەکی ئەز مەسائلی کە ئەمروزە زەردشتیان را ساخت بە خۆت مەشغول داشته است مەسئلەی خۆردنە گوشت است یەکێک لەو مەسائلەی کە ئەمڕۆ فرە گیرۆدەی بووگن ئەوەسە کە گۆشت خۆن یان نەخۆن ئەمڕۆ یانێ وەختە ئەووا لەوێ ئەواسەتە قەرن 19 ئەدەی موافق خوردن گوشت حیوانات هستند و ئەدەی دیگر با آن مخالفند ئەدەیەکیانیژن بخۆین ئەدەیەژێ نەخۆین یک دسته میگویند اگر انسان شخصا حیوان را ذبح نکرده باشد خوردن گوشت آن جایز است ئەدەیەکیانیژن اگر انسان خۆی سەرینەوە ڕوێت ئەتوانێ بیخوا و دیگران مخالف این عقیده هستند و دیگران مخالف ئەمەنە هر روز تعدادی از میان صفوف این مردمان فقیر خارج میشوند و ترک دین میکنند تازه و لێشاویش لەم دینە زەردەشتیە دەرەچن و تەرکە دینەکەن بۆ کەس نازانی یعنی هەر کە ئەوێت و مسلمانیتە خێر و بەرەکەت دەڕژێتەوە ملی سەریە در این وضعیت غمانگیز بازماندگان داریوش ئایستە داریوشی بۆ تۆ زر کردەوە لەم وەزعیەتە غەمەنگیزە ئەوانەی کە لە داریوش و بەجێ ماگن و ئەردەشیر و لە ئەردەشیر و بەجێ ماگن جز با ئەندیشەهای واهی و دیوانەوار قادر بە پایداری نیستند بێجگە لە تڕەهات و وەهم و ئەمانە ناتوانن خۆیان ڕاگرن با تقلید از سلیقه ملت به مذاهب سری رو میآورند است سلیقه ملت ایران چیه؟ مذهب سریه مذهب رمز و رازدار مخفیه امانیشه چوگن بگنو پیره و اوانه و برای این که نوعی پوشش ظاهری به خود بدهند ادعا می کنند که زرتشت همان حضرت ابراهیم است است که گرکیانه خواهند دروست که کنو ایجن زردشت همان حضرت ابراهیمه و اوستا کتابی است که عیناً مانند کتاب مقدس مسلمانان به وسیله جبرئیل بر او نازل شده است و اوستایش کتاب زردشتیان توسط جبرئیل دریاگه و او همچنین میکوشند با توسل به نامه‌ای که از جانب حضرت علی علیه السلام مبنی بر حمایت آنان صادر شده است خودشان را حفظ کنند نامه کشیان علی ابن ابی طالب هست که اوانی امان داگه ولی این سند به قدری با ناشیگری جعل شده که تا کنون حتی یک بار نتوانسته از آن استفاده اساسی کنند تازه ام جعل سنده که کردی گیانه اول ناشیانه از ناتوان کلکیلی وربگرد دی ام کاورای کاوله ام نامه علی ابن ابی طالب یه بو جعل کرگه خوی حفظ که براکم واینه 180 ساڵە پێشە نە کرماشانی و جۆرە هەست کە ئیمڕۆ هەست نە سنەیە هەست نە سلێمانیە هەست نە هەولێری چواردانە ماڵە ڕووتەڵە نوانە ئەوێ نە پۆلیس هەست نە بنکە هەست نە زندان هەست نە نیرویە دەوڵەتیە منسەجم هەست کە هەر 5 کیلومتر و پازگایەکی دانیاوێ
ئەمانە ئەم سەنەدە عەلیە بن ئەبی تالێبیانە چاپ کردگە ئەحیانە نیشانە کامە گەماڵی بن. مەسەڵەن تۆ 180 ساڵە پێش ئیستا پەکەکە چوو گوستە قندیل پەکەکە قنخڕەکانە پەکەکە ئێژێ دەوڵەتە تورکیە و F-16 و پەهباد چاریان ناکە. باشە ئەم تێ هەڵدریاگانە بڕوایەنە قەندیل مەسەلەن، بڕوایەنە شاهۆ مەسەلەن، کی ئەیانی گرت تا سەنەدە عەلیە بن ئەبی تالێب بڕووکن؟ کی ئەڕیۆ شوێنە ئەمانە؟ بابا خۆ ئەقڵتان هەست لە خۆتان سوعالکەن ئەم توڕەهاتە بۆ ئەنووسێ بۆتان لەبەرەوەی پێشی وەزعیان خراوە بوو تخوا دائیمەن دەژێ سەرکوو بابووبن و حکوومەتەکان فرە سەرکوتگەروگن. بابا ئەم حکوومەتە تێ هەڵدریاگە قاجاڕیە ئێشێ پازگای بوێ 10 کیلومتر و 10 کیلومتر تا کنترۆڵی وەسەرم جامعە بووێت. ئاغاگیان ئەو عەرەبە وا حەملەی کردگە ئێرانی گرتگە ئێرانی بووبن و موسڵمان ئێشێ لادێ و لادێ مرکزە تەجەموع و تەجەموع لەگەڵ هەر ئێڵێکی کۆچەریە بڕێ سەرباز بهەنێرێ مەلایەکیش بهەنێرێ قورعانێکیش بهەنێرێت. مەوان نییە نەم خەڵکە گەماڵ باوکە چۆن ئەوێتەوە موسڵمان، چۆن ئێشێ بزانێت چی بکات، چۆن ئێشێ دەستوراتی ئیسلام جێبەجێکات، چۆن کڵاستان بۆی دانیا، کورسستان بۆی دانیا، دەرسە فەقیهگەریتان بۆ دانیا. ئەم مەردمە نادرووسە لەکوێ چوو دەرسە فەقیهگەری خوێن بووە فەقیه هاتۆ بۆ مەلا؟ دەی چۆن ئەم مەردمە مشتی عەرەب هاتن و حەملەیان کرد و دا نەکەوتن و هێزیان دانەنیاوە سەر ئەم مەردمە تا ئەم مەردمە بترسن و بعد فێریان کەن و عەرەبی بخوێن و قورعان بخوێن و دە حیچێکیانێ بابا تۆ ئیستا گەرەکتە ئەم مەردمە وە زۆر موسڵمانکەی لە هەر جێگەیەک و مزگەوتێکە بۆیان دانیاگە، لە هەر مزگەوتێکا کتێبخانەیەکە دانیاگە سەحیح بوخاری واتیا و ئیبن تەیمیەی واتیا و کتابە حەدیسی واتیا و تەفسیرە قورعانی واتیا و 50 جلد قورعانی واتیا تام خەڵکەکەیتە موسڵمان. ئەمانە لە سەدرە ئیسلام و چۆن کاورا لە دینە باوکو خۆی دەسی هەڵگرتگە تۆ توانیتە ئەمە بە زۆر کەیتە موسڵمان. ئێوە چۆن حەزەکەن بەم قسە؟ ئاخر کاورای کاول خۆشە ئەقڵ چتە خۆشێکە کاول کاورا تێتە ناوی دیبێتەکە مناوە مڕەواتۆ لێم یعنی تویژی تاریخ درۆز ئەی درۆز دەی خۆ سوعالم لێت کرد داخە کونت دەگۆبینۆ ئێژێتی ولی باید دانست که دین زردشت در اصل آیینی بزرگ و دارای آرمانهای عالی و پاک بوده. ولی اشه بزانن دین زردشت لأصلا شتێکی فرە گەورەوگە ئارمان و ئیدەکانی فرە قەشەنگوگە. ئەیوهە الناس بزانن تێ هەڵدریاگە پیمپلوقمانە سلێمانی ئەڕوات بە تەقلیدە لە ئێرانیانە زەرتەشتیە هاوردەیە پارسیە هەند لە ئەوستایەکی تێ هەڵدریاگ درود و سپاس گوزارم و مەزدە یەسنا و ئاینە مەزدە یەسنەهەی لە هەندیە تێ هەڵدریاگە بۆگەنە بەچکە جوولەکەی کۆمپانیە هەندە شەرقی و کەنیسە و کلیسا تەرجمەی هاوردگە مردمە ئێمە بکاتە مێزە گاخوەر و زەردەشتباز و توخمە ئێرانی و توخمە ئاریایی وە کاورا گوزارش دایجە 180 ساڵە پێش زەردەشتی شوواتیە و کاول بووگن و وەری نازان چێژی کتێویشیان نییە هەچێکی لێ حاڵی نیەن. ئێستا ئەم کاورای پیمپلوقمانە دار و دەسەی زەردەشتی بازی دانیاگۆ ئاینە زەردەشتمان هەست و ڕفتارە نیک و کردارە نیک و پندارە نیک و کۆرە مەردیکەی کاول آنچه درباره اقدام بزرگ دوستانه منوگجیلیم صاحبجی و مشارکت سخاوتمندانه بازرگانان بمبئی در این کار را در فوق گفتم دیگر تکرار نمی کنم. اما می توانم یادآوری کنم که پارسیان هند اتوانم و پیتان بیجم که پارسیان هند در اصل زردشتیانی بودند
ئەمانە لە عەسڵا زەردەشتیان بووگن خۆحەڵی ناگرێ ئەمانە لە حملەی عەراب چووگن کورت و نادروست ناتوانانی حملەی ئاعلاب سابت کەی ئەم تێ هەڵدریاگانە لە هەند چێکە کۆنە ئەمانە لە عەسڵا هندین كانان بعنوان پناهنده به میهن جدیدشان قدم نهادند و امروز ادعا می کنند که تعدادشان به 2 میلیون نفر بالغ می شود 1840 امتی هەڵدریاگانە 2 میلیۆنن امروش لهند آلیانە پرسیێژی چەندێکە نێژە میلیۆنێکی ئەرێ ئێوە زاوزێتان نەکرد کورە 2 میلیۆن 170 ساڵە پێش ادعا كان تمام سرزمين إيران 4 مليون نوغا تو 2 مليوني لهندوستان حد أقل استمشاد 40 مليون وايتا وانا كيو ما بقيتان قوبينو إيجي استا 2 مليون برون استا آمار بارسيانا هند خيونو بزان 4 مليون وانا كيو امتي هەڵدریاگانە كريانا سرزمين إيما كريانا سرزمين إيما بەشێکی فرەیان پارسیان هند نظیر زرتشتیان ایران مدتها از داشتن رهبران دانشمند دینی محروم بودند تازه ئەم تێ هەڵدریاگانە کە لە زەمانە ساسانیان و لە دەسە عەرەبەکان دەرەچن خۆیشیان ڕەهبەریان نییە موبدیان نییە قەشەیان نییە هەر وەکو ئێرانیەکان ئەم زەردەشتیەتە کەی دروستەکرێ 200 ساڵە پێش ئێوە حاڵیتان بوو ئاغا گیان پارسیانە هند مشتێ تێ هەڵدریاگە بێشەرەفە نۆکەرە بریتانیا لە نابودیە سەرزەمینە ئێمە بووگن ئیستا ئەمانیشە نانزانیگە چە خەوەرە دینەکەیان نەکتیویان واپێ نەحیچیان واپێ همانطور که در حال حاضر در یزد و کرمان یک اوستای کامل به دست نمی آید به همان نحو زردشتیان گجرات نیز مدتها از وجود رهبران دینی و کتب مذهبی محروم بودند هەروە کە تۆ ناتوانانی دانێ ئەوستا لە یزد و کرمان پیاکە ئائیستە یزد و کرمانی قەیبیەوە کردەوە بۆت قەشەنگ تۆ لەناوە پارسیانە هندیشە ئەوستاد نییە دانشمند دینیت نییە خۆ ئیسە گوێبن ولی چەندی ئەست وەختی ئێژێ چەندی ئەست ولی چەندی ئەست یانە ساڵێکە 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵە 5 ساڵە چەندی ناژێ 100 ساڵە پێش ناژێ چەند قەڕنە چەندی ئەست یانە ناگاتە 10 ساڵ ولی چندی است که دانشمندانی در میان پارسیان هند پدیدار شده و کتب قدیمه را از گوشه و کنار جمع‌آوری و کی جمع‌آوری کرده و درباره آنها به مطالعه پرداختن کاورای کاول ژێ یەکێ لە شار و هاتووەیەکی هەواڵی شاری پرسی ئیستا تۆ وتە زەردەشتیانە ئێرانی یەسوری کتیویان بوو کە هەنە تەسکیەی نەفسی شوشتە مهمێنە و ئەیان خوێندوە نانەزانی یانی چی ئیستا تۆ ئێژی چەندی پیش یعنی ئەوائیلە قەڕنە 20 هەرە وەختەی من ئێژم دەقیقەن هەرە وەختەی وا مەولانە خالدەوەنە هەند کاملەن دروسە وا نەقشبەندیە و قادریە و ئەمتی هەڵدریاگانە دروسەکەن خۆ هەر ئەو وەختەیەژێ ئیستا ناگەهان عیددەی دانشمەندە ناوم پارسیانە پیا بوو کاکە چ بوو 1000 ساڵ 1200 ساڵ یەک دانشمەندیاتیان هەڵ نەکەوت لە پڕێکا چه ئەتفاقێ کەوت لە پڕێکا چه ئەتفاقێ کەوت لە ئەواسطە لە ئەوائیلە قەڕنە 19 ناگەهانەمانە دانشمەند پیاکەن ئیستا ئەکەونە شوێنە ئەوەی کە پڕتۆک بدۆزنەوە لە دەسە خەڵکیە پڕتۆکە 1000 ساڵە پێش وا کەس نایخوێنێتەوە وا قەشەیان نییە وا مەراسمە مەزهەبیان نییە وا ئاتەشکەدەیان نییە تێ هەڵدریاگینە
ئیستا هەسیان ئەوانەی کرمان و یەز ناتوانن بیخوێن و نافەهمن چییە. ئەم کاورایە تێهەڵدریاگە هندیە، هندی قسەکەرە، پەنجابی قسەکەرە، پەشتون قسەکەرە، چۆن ئوردو قسەکەرە، چۆن توانیگی بخوێنێتەوە؟ ئەم چۆن توانیگی بخوێنێتەوە؟ ئەم چۆن زانیگەسی چه معنیەکی هەست؟ کاورا جدن دەرجە دیوالە ئیران عەزیمە و سەرزەمینە ئیران و زەبانە هندیە، زەبانە پارسیە ئەڤستایی و زەبانە پارسیە قەدیمە فەهلەوی و پەهلەویە. ناتوانێ نافەهمێ. کاورای هندی تێهەڵدریا کە خەڵکە بەمبەئی چۆن زانیگەسی، چۆن زانیگە بخوێنێتەوە. ئەمە هەمان ئەوستا تێهەڵدریاگە کەس وا پیمپلقمان لە سلێمانی و وەرەقیەدا و بەڕاستی وەختی قسەکە و یەزدان و ئەهورا و ئەهریمەن و مەزدە یەسنا و ئەشو و مەشو و تاشو و پاشو و ئەمە ئەوەستا تڕاتە سەی خوێنێتەوە. و دەربارەی ئانان بە مطالعە پەرداختن. چه مطالعەیە؟ نخستین نتیجه‌ای که آید شده این بوده که دو چیز را که تا به حال سخت مورد احترام بوده کنار بگذارند. اون اتفاقی که دو چیز تا است احترام پیانیان یعنی کنار. یکی نفوذ موبدان که وظیفهشان منحصر به انجام مراسم مذهبی شده بود، که وظیفه‌کیان فقط اموه که مراسم مذهبی انجام بن. امو بدانه خویشیان نکتیویان هز نحیچی خوینو امیسن نخستین بار هاتن بریان به موبد گرد. اصلا موبدی هنو گمانه خو. و غیر از این نفوذ و اختیاری ندارن و بیش گلوی که فقط ملایب کنی تو کارت نایب کن. دیگر این که کتاب موسوم به بندهش که کتابی آمیخته از افسانه و تاریخ و سورات و تخیلات و به کلی مغایر با روح واقعی دین زرتشت است بی اعتبار شود. کتابی کشان بنا و کتاب چی؟ کتاب بندهشیشیان باطل کرد و تیانم الترهات و خواهری ناگلی و تک اصلکای نایخوینی. دی اصلکای چی وگه؟ خدا اما کیا اما اوائل قرن 19 پارسیان روشنفکر به قدری در ابراز نفرت نسبت به این مجموعه نالایق پیش می روند که حتی می گویند که این کتاب از جانب دشمنان زرتشتیان نوشته شده است تا آیین زرتشت را خدشه‌دار و تضعیف نماید، یا این که از جانب مزدکیان و برای استفاده این فرقه پلید تدوین شده است. کاورای کاول تو لدینی کاوا اجداد بو خاطری هرایان کرگه تا قرن 19 خوری که نیه لی ایستا چون خوره لمزدکیان هس که پلیدنو چتا کسیفیکنو چی امانه چون تو خود خوره لخود نیه چون خوره لما بقیه هس. باید اعتراف کرد که گرایش‌های جدید پارسیان بمبئی برای دین چنین کهنسال تا حدود زیانی مبتنی بر عقل می باشد. ایشه بیجین گرایش ام هندیانه به دین کون زردشتی عقلیه، یعنی دستکاری هن کردگه، یعنی دین عقلیان هاوردگه چطا قشنگی وکو کتاوکی بهاءالله وەکو موتون کەلامی سەیبراکە وەکو ئیسلامە تەریقەتی حەقیقەتی وەکو دەراویشە نەقشبەندیە و دەراویشە قادریە و در ایران
ستایشی که میتوان از زردشتیان کرد از هوششان نیست، بلکه از خوشقلبی آنان است. سنه باوشینین قلبیان خاصه. آنان اعتقاد دارند که به زودی پیامبری به نام پشوتن ظاهر خواهد شد. زرتشتیان ایران فکر کن پشوتن تید و در ایران مجدد به دین زرتشت رونق خواهد داد و آن را به عظمت روزهای اولیه باز خواهد گرداند. در اینجا بحث‌های بی‌پایانی شنیدم. همه زرتشتیان در انتظار ظهور پشوتن هستند. یهودیش در انتظار ظهور مسیحه. یا اهل حقیش در انتظار ظهور ذات خاونکاره. بهاییتیش ظهوری کردگه. مسیحیتیش منتظر مسیح بیتو. شیعه گرکی مهدی بیتو کنه امانه گشتی یکی که حالید بو. اما کنیان گشتی یکی که حالید بو آغا یا پشوتن و مهدی و مسئله‌ای که مورد اختلاف است دوران ظهور اوست. ولی درباره نقطه‌ای که این شخص باید در رأس سپاهیان بیشمار وارد ایران شود همه متفق القولند. گشتی ایجن اما وسپاوتی تناو ایران که کشور هند است. کاورا لکشور هندی شاتید وسپایش تید دهات دی من نهات بریتانیای کبیر پشوتنی ها هورد تکم مشت هندیا پاتا پیدا سرم سرزمینه ما ام داستانانیش دروس کردگه شهرسازی هم کرد کورپوریشن ساز. مثلا ضمناً زرتشتیان بر این باورند که سپاه مزبور از اروپاییان تشکیل شد. اما کدام اروپاییان؟ این نکته مبهم است. پاره‌ای میگویند انگلیسی ها و عده‌ای دیگر شرط میبندند که روس ها. خسته نوین که ترکیه ها ورده سرزمین ایمه ترک یهودی تزار روسیه که هندی پارسی ها ورد امپراتور بریتانیای کبیر. داستانه که کی جعلی کردگه بناو زرتشتی فریدات ناو دم مردم دستگاه کلیسا و کنیسا پیغمبرکی پشوتن و لشکر کی وتید و لشکر اروپایی لکوی وتی لهند وتی. اما آقای کندوگوبینو گزارش دام مردم 20 کسی سردرگمی زیاد است. چندی پیش یکی از زردشتیان یزد ادعا کرد که به دلایل مثبت می‌داند که پشوتن و سپاهیانش در راه هستند و به زودی به افغانستان و ایران خواهند رسید. همانطور که میتوان تصور کرد این شخص بسیار دچار آشفتگی فکری به نظر میرسید. بخاطر قشنگم داستان باور که است داستانی که تر اخات دل و حزیب کو دانیک بو و تی خیکن تینو شیت بو تا دچار فکر آشفته فکری بو. ام داستان بو ایجیتی همانطور که میتوان تصور کرد این شخص بسیار دچار آشفتگی فکری به نظر می رسید تا اینکه ناگهان به فکرش رسید که جنگاوران برگزیده‌ای که از خارج می آیند فاقد کوستی امانه که لدروتین کوستی هنیه کوستی پجوینه کوستی هنیه کمربند مقدسی هستند. کمربند مقدس پجوین که هر زرتشتی پس از رسیدن به سن 7 سالگی مکلف است دور کمرش ببندد.
کە هەر زەردەشتی دوای 7 ساڵگیشی ئەم پژوێنە بۆسێتە دەورە کەمەری. و بخصوص مردان پاک دین حتما باید داشته باشند، اوانه که تر پاک دین نشه بیانوید. حال آنکه ورود این ارتش رهایی بخش بدون این علامت مشخصه همه چیز را برهم میزند. اگر خواه حالی نگری پژوین یا نوی همه چیز برهم میخوره. چون برهم میخوره؟ مرد بدبخت برای جلوگیری از این مصیبت قریب الوقوع دار و ندارش را فروخت و با پول آن 12,000 کشتی ساخت. چه ثروتی که بود. 12,000 پژوینی درست کرد. چندین شتر کرایه کرد. شترشی کرایه کرد و پیشکش ها را بار شترها کرد و به تنهایی راه افغانستان را در پیش گرفت. چون موضوع به قدری مهم میدانست که منتظر عزیمت کاروان نشد. دیگر هرگز خبری از این شخص نرسید. احتمال می رود گروه های راهزن از پشوتن و سپاهش پیشی گرفته و شترها و بارهایش را غارت کرده باشد. ببخشن کتێوە لە دەسم دەرەچێت. تیکەیەکی تری هەزیشی بۆ تۆ بخوێنمەوە. ژێ من با سرعت هرچه بیشتر فقط خطوط اصلی تابلوی پرهرج و مرج عقاید در هم آمیخته های شگفت‌انگیز، کهنگی و نقایص آن را به نحوی در ایران وجود دارد ترسیم کردم. من هاتم لم دو شاوە وا لە ئێرانە هەزوە پەلەپەل شتێکم بۆتان وت. بعضی‌ها ممکن است نتیجه بگیرند که دیری نخواهد پایید که از مسیحیت از این هرج و مرج استفاده نموده. بعضی لوانه فکر بکن که امانه بتوانن مسیحیت بیت ولم هرج و مرج خلقات مسیحی. و با بهره برداری از این بیزاری ها سلطه خود را پیروزمندانه در ایران برقرار سازد تا امانه بتوانن بین سلطه خواهن برقرار کنده ایران و هیچ یک از مذاهب بومی قادر به رقابت با آن نباشد و هیچ مذهبی که ناوچه‌ای نتوانه لبرانبری بویسه. گذشته از اراده خداوند و تنها با تکیه بر استدلال و احتمالات انسانی با نمایشی که من دیدم و برایتان شرح دادم با این عقیده مخالفم. ممشتی که من جواب بگود و شرح هم دادم لقلت انا مخالفم و برعکس 1000 بار خلاف آن برایم ثابت شده است. به نظر من بسیار دشوار است که هرگز بتوان این تخیلات و اوهام توأم با بیزاری را به یک مذهب سالم، مثبت و مشخص تبدیل کرد. ام گشت ترهات وال ذهن ام مردما و ام افکار مریضه وال ذهن ام مردما تبدیل نمیتو دینی کی سالم. به عقیده من اگر مسیحیت برای استقلال و ادامه حیات خود فقط به اهالی امپراتور روم تکیه می کرد و جای گله و شکایتی باقی بود و میشد گفت که دیر قدم به عرصه وجود گذاشته است، ولی مغزهای فعال و جوان بربرها باعث شد که مذهب کاتولیکی تقویت شود. من تیکه کی تری بخوینم. اجی اکبرشاه در هند
و نادرشاه در ایران از مشکلات سیاسی که این گونه آشفتگی‌های فکری در مسائل مذهبی در رعایایشان به وجود آورده بود سخت ناراحت شده بودند و خواستند مذهب جدیدی ایجاد کنند که التقاطی و قدری از هر چیز داشته باشد، کمی از مسیحیت، کمی از اسلام، کمی از آیین اهل حق، مسلک تعقل و حتی اعتقاد به معجزه تا همه را راضی سازد. همه با بی‌تفاوتی منتظر نتیجه کار ماندند، ولی حتی یک نفر مذهب جدید را نپذیرفت. اکبرشاه از تلاشهایش دست کشید، ولی نادر که سمشتر بود دستور داد همه مردم بدون قید و شرط به مذهب تسنن بپیوندند تا کشورش یکسره اسلامی بشود. ظاهرا همه اطاعت کردند، ولی نادر متوجه شد که وضعیت کوچکترین فرقی نکرده است. واتە لەم بشێوکە کە معلوم نییە کێ مسلمانن چکارن جگەبرن جەبرن بوداین معلوم نییە چیە نادر ئەفشار هادەمانە بکاتەوە سنی ئەی ئەم سەفەویەی تێ هەڵدری هەگە شیعە چکارە بوو 500 ساڵ ئیمپراتوریەتە سەفەوی دانیا بوو بەسەر ئێرانە چکارە بۆم تێ هەڵدریاگە مەگەرم تێ هەڵدریاگە مردمی نەکردووە شیعە هایتە ئەمانە هیچ کامیان نەیە مسلایان هەست ئەم شیعە بازیە و ئەم مەزهبە جەدیدە گشتی کاری یەهودیە 250 ساڵ عمری نییە سەوارە بەرقنە ئەم تەکایە هاتە ئەم سەرزەمینە ئێمە لە پڕێکا بە قودرەتە سیاسی گۆڕیان مردمە بێسەوادیان وا پێ کرد حاڵیتانە ئەزانن حەوزەیە عەلمیە عمری ناگاتە 100 ساڵ ئەزانن ئەمانە چۆنە نادرە ئەفشار وە و گەردەن کەشیە و تۆپخانە و سپاه و پڕتۆمتراوقە جەڕارە خۆی ناتوانێت مردمە تێ هەڵدریاگە بکاتە مسلمان وەلی چێ سعد وەقاس و عومەر بنە خەتاب ئەم مردمیانە کردە مسلمان نادر پادشای خۆیانە وا لە مەملەکەتە خۆیانە و زوانە خۆیان قسە ئەکا ناتوانێ بیان کاتە سونی کاورای تێ هەڵدریاگە عەرەبە بەڕبەڕێ باڕەباڕکەر چۆن لەم سەرزەمینی ئێمەتوانێ مردم بکاتە مسلمان بێ مزگەوت بێ مەلا بێ کتاوە قورئان بێ تەجەموع عەجەمێتی چۆن ئەم مردمی کردە مسلمان ئەنچێ کە من گزارشمدا بۆ ئێوە لە کتاوە 3 ساڵ سەفەرنامەیە کۆنت دە گۆڤینۆ تەرجمەیە عەبدوڵڕەزا هوشەنگە مەهدەوی ئەم کتاوەسە لە پشتەکەی شوێنووساگێسی دوو گروو هەزبیگانەگان در کشف و شناساندن تاریخ و فرهنگ کشورمان به جهان حق بزرگی به گردن ما دارند. جهانگردان و سفیرانی که سفرنامه‌های با ارزشی از خود به یادگار گذاشتند و دیگر خاورشناسانی که خدمات گرانبهایی در روشن ساختن تاریخ و تمدن ایران کردند. نشر قطره 493 تاریخ و جغرافیا 3 سال در آسیا کۆنت دە گۆڤینۆ 1855 1858 ئەم چرت و پرتانەیە ماغا نووساگێسی بە عنوانە تاریخ تۆ بە 3 ساڵ نووساگێسی بەگەڕیان لە سەرزەمینی تۆوە
یەک پیاگنێ لە سەرزەمینە توە بە درێژایی ئەم تاریخە بنووسێت خەجاڵەت ناکێشن داناڕزێن یان نەخەیر تۆ کولەن حەک کریاگی خەوەرە لە خۆ نییە تۆ خەوەرە لە خۆت نییە لێتیان کۆ کردگەسەوە تۆ حاڵیت نییە چە خەوەرە کامیان کێوگین مشتێمە ڕووماڵات و گین لە وەڕیاگین لەو سەحرا تا ئەمانە هاتکن بە 3 ساڵم گشتیانە لە قەیمە هاوردەسە دەرەوە تۆ ئیمڕۆ فەهمیت زەردەشتی بازی هیچ کەسێ نایزانێت تا 1850 تا وەختە ئیمپراتۆرە بریتانیا تێرێتی هیچ کەسێ فردەوسی ناناسێت هیچ کەسێ فردەوسی ناناسێت تا لە کۆمپانیە هەندە شەرقیەوە بۆتی چاپەکەن بۆتی تێرن ئەم مەردەمە گشتی بوو کە سۆ مسڵمانێکی چاوی نەکەوتۆسکە کتێوی قورئانێ موجود نەوگە مەلایە موجود نەوگە مزگەوتێ موجود نەوگە گشتی 250 ساڵە 250 ساڵم سەرزەمینە ئێمە بە بەرنامە نابوت کریاگەوە ئێمە کاولین مشتێ یەهودی و مشتێ پارسی هەندیان فڕەداگە ناومان مشتێ بەچکە تورکەمەن و ئەرمەنی و ئاسووریان فڕەداگە ناومان کاولمانیان کرد کاورای کاول وا ئێوە فکرەکەن وە گەلە کۆمەی حماقەت ئینسانەکان ئەوەنە دواوە من ئێشێ ئەم متونە بخوێنمە و بەمە ناوت دەمە تۆ تاتۆ دەمن نەکەیت و هەر توڕەهاتێ لە دەمە بێتە دەرەوە بیکەی بە عەقڵت جەمعی بیکەی بە حرەکەتت جەمعی و ئێمە کاول ترۆ بکەیت و کاورای کاولە فاسد کاورای بێعەقڵ کاورای سەر تاپا فاسد دەهاتی زەرتەشتی بووگین و یەکێک دانا فەروە هەرتان کردگە ملتان و بۆگەنی ئەڕۆنڕێ و درود و سپاس گوزارم و ئەهریمەن و ئەهورە مەزدا و مەرتیکەی کاول تەمامە داستانەکانە سەرزەمینە ئێمەیان برجەعلیان کرد کردیانە یەهودی بازی هاوردیان و سیستەمە ئیجتیماعی ئێمەیان حەک کرد حەکیان کرد سوارە ملمان بوون ئێستا تۆ زانستە گەرەکە بەڵگەڕگەرەکە تۆ حاڵیتە لە زانست فاسد قیامەتیان یعنی ئەمە حاڵیتە چی لێ قۆمیاگە تۆ قیاگی هاڕیتیان وایەنە پێت کردە فاسدی حەکێکە بۆ مهم نییە حەکێکت بۆ مهم نییە وایان پێت کرد بۆی ئێمەشە زوانمان بۆ ڕێوەکو شمشێر تا تۆی کاول بێ مەغدارە فکر نەکەر تەبدیل نەوی بە هێزە گشتی وا ئێمە دادگای ئەنفالیانمان هەست فکرمانە کرد سەراگرن یەک لە دوای یەک تێ خاترە تعریفەکاتەوە بڕۆ دانیشە خوێنە باوکت بخۆ بڕۆ دانیشە خوێنە دایکە بخۆ وا تۆ ئەگەر دایک و باوکت فریاو نەکەوتایەنا نەختۆ نەوایەنەوە بۆت حەچێنەوی کاول کەوتگنە شوێنە قسەی گشتی پڕ لە فەساد ئەم فەسادە فێرتانەکەن چون من لەم دادگا هەرچی چوومەوە قەی ئەم 250 ساڵە کاوران متەوەجێ کەم پارتی و یەکێتیت بۆ دروست ئەکەن باوک ساحێوت دەربێرێ لێت بکوژێ بوێت و موئەسسە بەناو کورد قسە بکە ماڵە وێران کە قدرەتە دەوڵەتە عێراق قدرەتە دەوڵەتە ئێران بەسەر تۆ تەسویب کە فاسد حاڵیتە وا تۆ ناتوانی لە بەرامبەریانە مەوزع بگریت هەڵوێستە دوێت سوور ئەزانەی خەریکن جنایەت بەرعەلیهیەکەن کۆڵ نادا هەر توڕەهاتی تکرارەکاتەوە ئەوە من توڕەهاتە گۆبینۆتانم بۆ خوێندە گۆبینۆ دانشمەندتەرینیانە با بزانن مەشهوورتەرینیانە گۆبینۆ 12 زوان نەزانێ ئەمەتیوە یەک نەفەر خۆی نەداگە لەم موتونەوە حاڵیتانە چی پێژی کاولستانە چ کارە زەگرا
ئەم گشتە دکتۆر و پسپۆڕ و تێ هەڵدریاگ و بووە گەن و بێدایک و باوکە وا لەم سەرزەمینە بۆ یەکێ نەخدێ لەمانە ناکە هەر بۆ خوا هەر بۆەوەی نیشان با فەرقە کاتەکە دیگەرانە ئێستا ئێوە حاڵیتانەوێ هەر کارێکەکەن کاسبیە تۆ موسڵمان نییە عەزیزم تۆ موسڵمانی ئەنوێنی چون مۆدە ئێعتباری پێ کەسبەکەی ژنی پێ ئەخوازی کاسبی پێیەکەی کڵاوبەرداری پێیەکەی گوناحەکانتی پێ ئەشاری تۆ مەوەجەه جلوە ئەەکەی لە نەزەرم مەردمە کەوتک لە کڵاوە سەر یەکترینیان نا تۆ ئیمان تەکانە نادا نا تۆ ئەخلاق تەکانە نادا نایدە تەکانە نادا کاول بان لەم دینە تەزاهورە بان لەم حرەکەتت جەمعی وا فاسدە بان لێی بێژە کۆرە دانیشە چیقەچیق مەکە کاورای مەلای تێ هەڵدریاگە ئەو قافی دانیشە چیقەچیق مەکەەوە پشتە و تریبوونە کاول بان لەم حرەکەتت جەمعیە کاکەمە گەلە کۆمەی فەسادە لە ئێمە کریاگە لە قیامەتیان و لە ئەنفالیان دەربێن دەربێن ئاغا گیان دەربێن مێڵن ئەمە بکەوێتە ناوە ئەقڵە مناڵەکانمان جورئەت و شەهامەتتان بێ لە بەرامبەری جەمعا و ئەفکارە جەمعا بوێسن بیشکێنن ئەفکارە دروست خەنە ناوە جەمع با ئەگەر جەمع ئەم جەمع هەزار بارتوانی خۆی نیشان بدا حرەکەتێ بکە بە ئەم دەفا گەر حرەکەتێکی کرد دروست حرەکەتکە بابا فکر ناکاتۆ مەسیرەکەی هدایەتکەن گەورەترین سەوابی هەزبەر عەلەیه جەهل لە مەردما بڕۆی و بوێسی و بەیلی شغڵت داناوە مەسئول ئەمە بووەم کارە بکات وەختێ بەلاڕیا ئەڕۆن بەن لێیان ڕاستیان کەنەوە لەگرا تۆ نادر ئەفشارە بۆ پشتڕاست بووە قاجاڕیە بۆ پشتڕاست بووە سلسلەی ئێرانیانە بۆ پشتڕاست بووە ئەم ئێرانیە بۆ گەنە حیچیشی نییە حیچیشی نییە چی تۆ ئەتۆقێنێ ڕۆیتە تاران و تماشای ساختمانهای جەدیدەکەی بۆتیان دروست کردگە و بردیانە سۆ ئاسمان و حساسە حقارەت داد ئەگرێت و یەک مشت گەل لە ئینسان کۆبووگنەوە حساسە حقارەت ئەو گرێت و چون تۆ هیچ وەخت نایاڵی حێزە جەمعی خۆت دروست بێت بۆتی دروزەکەن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە هەزاران معجزەی کردگەیستێشە خەڵکێژە ڕەهبەر نییە لەم سەرزەمینە کاوراتی لە بەردەمە خۆمە قسەم تەکاکە یەک لە دوای یەک معجزەی بۆ ئەەکەم بەڕاستی و هەنووز نهاتکە ئەمە وا لە بەرامبەر تا کێس ئەمە کێس ڕەهبەر چ شکلی شاخی هەست مەتنە کوردیمان بۆت هۆنی گەسۆ بەڕاستی تا ئەم دەقیقە کەس بیری لێ نەکردگەسۆ دەی من خۆم خەریکم فێراکەم بۆ ئاعتراف ناکەی کاولت فاسد بۆ ئاعتراف ناکەی چون ئاسان دەسێ پێمەگا چون من ڕاحەتێک تا قساکەم چون فکرەکەی من سەڵامم کردگی جواوتم داگەسۆ ئیتر مهم نییە چون خۆت ئینسانە بێ ئەرزشێکی ئەگەر من ئینسانە مهمەی کۆیمە جواوە سڵاو تۆم نەداوە تێتم هەڵەدا وا فکرەکەی تۆ بۆ ئاعتراف ناکەن فاسدینە چی دیگەرەکە بێتە خوارەوە دەی ئەگەر لە توولە ئەم تاریخە خاز گوێ بدە لێودا بەرچەسب دروست نەکەی ئەگەر لە توولە ئەم تاریخە دانەیە وەکو من نەهات کە ئەم قسانەی کە من ئەیکەم بیکە لابد معجزەس لابد مەسیح و زوهورم کردە پشوتەنم لابد ئیمام زەمانم چون ئێوە یەکێکتان نەوگە تا ئەم تاریخە واوێتە و حتممە ئەمە لە قووەی ئینسانێکە خارجە من فەرقەکەم ئەی بوو بەم نەتایجە ناگەن من نافەهمم
کاکە بەن لەم ئەقڵە جەمعیە بەنلی کۆی کەنەوە. ئەمانە ئەنفاریان و قیامەتیان ماگنۆ. ئیستا کاکە میران محەممەد حاڵیت بوو یارانە ئاخێز لەکوێ ئەدەن تۆ فکرەکەی فەحاشیەکەن. ئەرێ مەردەمێشێ پێی بەر بخوا ڕەفتارە سووک و سەخیف نەکا، مەوج دروست نەکا بۆ حاکمیەت، نەمان خەسێنن. ئەرێ ئیشێ داگریەوە مریا پێی بێژێ کاول دەهاتی فاسد بێبەر و دووە دانیش هەمە جوڵێ تا فکر نەکە ئەحیانە ئینسانە تێگەیشتگێکە حاڵیشی بووگە ئەقڵیشی هەز تاوا فکر نەکاتەوە. پس ئەوانەی کە خەریکن لە ئەمتدادە مەتنە ئاخێز ئەڕۆن ئەزانن چۆن لە بەرابەرە دوشمنا ڕوو بەڕوو ئەوونۆ تۆ کاولی هەواسە نییە. ئەها چۆن زەر بە دەسەکانیان کۆمەلگای کوردەواری کۆکردگەسەوە کۆتریشی ئەکاتەوە، پەلەمەکە کۆتریشی ئەکاتەوە. ئێمە بارها وتمان ئۆسای داسانەکە ئەزانێ ئێمە کێین. حاکمیەتی جمهوری ئیسلامی وەکو سەگ قرچیا گەسەوە بەدەستمان. ئەها تێ هەڵدریاگەکانە حکوومەتە هەرێم زاتی ئەنێ نزیکەتری بوونمان بوون و زاتی ئەنێ نزیک بوون و بۆ چون جنسەکە واقعیە خۆیەسی ئۆسای داسانەکەس. لا ئێوە خۆش